بسم الله الرحمن الرحيم. كتاب خانەی دەنجی ڕۆشنایی. ناوی کتێب چۆنیەتی گیرابوونی پاڕانەوە. نووسینی سەعەد خەرابەدراوی. خوێندنەوەی هێمن تۆفیق گەردی. مۆنتاژ و کارە دەنجەکان ڕێبین کازم محەممەد. پێداچوونەوەی تۆماری ڤیان حەمید عوسمان. ساڵی چاپ 1439 کۆچی بەرامبەر بە 2018 میلادی. مافی لە چاپدانەوەی پارێزراوە بۆ نووسەر. ژمارە سپاردنی 270 ساڵی 2018 پێدراوە لە هەولێر. کۆی ژمارەی لاپەڕەکانی 105 لاپەڕە. تێبینی سەرجەم کتێبە تۆمارکراوەکانی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی گزارش لە لۆچوونی نووسەر دەکەن و بە هەموو شێوەیەک بازرگانی پێوەکردنیان قەدەغەیە بە هیوای سوود بینین. پێشکەشکردن لاپەڕا سێ. ئەم نامیلکەیە پێشکەشە بە گیانی پاچی پێشەوە و سەرداری مرۆڤایەتی محەممەدی سەروەر، درودی خوای گەورە لەسەر یار و یاوەرە بەڕێزەکانی کەوا لە چاچی پاچیدا بەشی شێریان بەرکەوتووە، و پێشکەشە بە هەموو مامۆستایانی ئاینی قەدرگران. پێشکەشە بە دایکم و گیانی باوکم و بە هەموو ئەندامانی خێزانەکەم و هەموو ئەو مامۆستا بەڕێزانەی لە خزمەتیان تۆسقاڵێک زانست فێر بووم. بەگشتی هیوادارم لە هەموو لایەک لە دوعای خێر بێبەشم نەکەن. سەعەد سەدیق سعید 1939 کۆچی بەرامبەر بە 7 2018 میلادی. پێشەچی لاپەڕا چار. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان. سوپاس و ستایشی بێپایان بۆ خوای پەروەردگار، درود و سڵاو بۆ سەرگیانی پاچی پێغەمبەر خوێنەری ئازیز. هەرچەندە مامۆستایانی ئاینی شارەزاتر و زاناتر لە بەندە زۆر پەرتووک و نامیلکە و کتێبی جۆرا و جۆریان لەسەر ئەم بابەتە نووسیوە، بەڵام منیش وەکو قوتابیەک حەزم کرد هەندێک شت لەسەر ئەم بابەتە بنووسم کە گۆڵمێکی بچووکە لە خەرمانی گەورە، بەڵکو ببێتە ڕۆناچیەک بۆ بەندە لە ڕۆژی دوایی. ئیتر ئەگەر سوودێکم گەیاند بێ دوعای خێرم بۆ بکەن، خۆ ئەگەر هەڵەیەکیشم کرد بێت بە گەورەی خۆتان بمبورن و بۆمی ڕاز بکەنەوە. بە سینەیەکی فراوان وەری دەگرم و مەمنونیش دەبم. خوای گەورە هەموو لایەکمان ببورێ لە تاوان. سەعەد سەدیق سعید، مزگەوتی شێخ کەمال بەرزنجی، هەولێر کەزنەزان، شاری ئۆزال. سوپاس و پێزانین. لاپەڕا پێنج. سەرەتا ڕێز و سوپاسێکی بێپایانم بۆ زانای بەڕێز و خۆشەویست مامۆستا مەلا عەبدوڕەحمانی سماقەیی کە زۆر یارمەتی دەرم بوو بۆ نووسینەوەی ئەم پەرتووکە، و هەروەها زۆر بەڕێز لیوا سعید کە بە هەمان شێوە زۆر یارمەتی دام، و سوپاسی مامۆستا عەبدولحەکیم دەکەم لە هەندێک زاراوەی نادیار یارمەتی دەرم بوو، و سوپاسی ئەندامانی خانەوادەی خۆم دەکەم کەوا لەگەڵم ماندوو بوون، بەرگەی هەموو شتێکیان لەگەڵم گرت، و سوپاسی کاکە شێروانی جگەرگۆشەم دەکەم کەوا لە کاری کۆمپیوتەر زۆر یارمەتی دام، و سوپاسی دکتۆر عەبدوڵڵا گرتچی و مامۆستا سەید سەدیق و مامۆستا مەلا فکری و دکتۆر جعفەر گوانی دەکەم کەوا زۆر یارمەتی دەرم بوون بگرە لە پیاداچوونەوە و ئامۆژگاری و ڕێنمایی و زانیاری گرنگ لەسەر ئامادەکردنی ئەم بەرهەمە، و هەروەها سوپاسی مامۆستا دڵشادیش دەکەم. هەروەها بە پێویستی دەزانم لێرەوە سوپاسێکی بێپایانی وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەراتی گشتی کتێبخانە گشتیەکان بکەم کەوا زۆر یارمەتی دەرم بوون و ئاسانکاریان بۆ کردم لە پێدانی ژمارەی سپاردن 2 و 3 سوپاسی هەموو لایەک دەکەم. خوای گەورە پاداشتیان بداتەوە. سەعەد سەدیق سعید 22 2018. پاڕانەوە لاپەڕا 6. پاڕانەوە فەرمانێکی پەروەردگارە بۆ ئێمە، هەروەکو لە قورئاندا پەروەردگار لە سوورەی ئەلئاعراف ئایەتی 55 و 56 دەفەرمێت: ادعوا ربكم تضرعا وخفية إنه لا يحب المعتدين
ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها ودعوه خوفا وطمعا إن رحمة الله قريب من المحسنين واتا داوا لا پەروەردگاری خۆتان بکەن بە ملکەچی و بەنهێنی بێگومان پەروەردگار مرۆڤی سەرپێچیکاری خۆش ناوێت و هەروەها گەندەڵی لەسەر زەوی بڵاو مەکەنەوە پاشی ئەوەی چاکسازی بەسەریەوە دیارە لە پەروەردگار بپاڕێنەوە بە ترسەوە لە سزای دۆزەخ و ئازار و ئەشکەنجەی بە چاولێبڕین لە بەهەشتی نەبڕاوە بێگومان بەزەی پەروەردگار نزیکە لە چاکەکاران و هەروەها لە سوڕەتی غافر آيتي 60 دفرمي وقال ربكم ادعوني أستجب لكم إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين پەروەردگاری ئێوە دەفەرمێ لێم بپاڕێنەوە وەرامتان دەدەمەوە ئەو کەسانەی خۆیان بەزل دەزانن ملکەچ نابن بەرامبەر ئەم عیبادەتە کە پاڕانەوەیە بەم نزیکانە دەیان خەمە ناو دۆزەخەوە و بەزەلیلی و هەروەها ئەو کەسەی نزا و پاڕانەوە دەکات پەروەردگاری لەگەڵدایە هەروەکو خۆی لە فەرمودەی قودسیدا فەرمیەتی ئەنا عند ظن عبدی بی وأنا معه إذا دعاني رواه بخاري من لەلای گومانی بەندەی خۆم داما لەبارەی منەوە من لەگەڵی داما هەر کاتێک بپاڕێتەوە پێناسەی پاڕانەوە لە ڕوانگەی زمانەوانی وشەی پاڕانەوە لە بنچینەدا دەگەڕێتەوە سەروتەی خۆت کەوا مەیل ببەی بۆ لای شتێک بە دەنگ و بەوتە جا بەنهێنی بێت یان بە ئاشکرا لە ڕوانگەی شەرعەوە چەندین جۆر پێناسەی کراوە دیاریترینیان ئەمانن یەکەم خەتابی ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ مانای پاڕانەوە ئەوەیە داواکردنی بەندە بۆ یارمەتی لە پەروەردگار و هانابردن بۆی خۆ بەکەم زانین و ملکەچی بەرامبەر و خۆت دەرخەی کەوا هیچ هێز و توانایەکت نییە ئەوەیان لوتکەی خواپەرستیە دووهەم ئیبن مەنظور میهرەبانی پەروەردگاری لەسەر بێ دەفەرموێ ئارەزوو خۆشەویستیت بۆ پەروەردگار هەبێت ماناکانی پاڕانەوە لە قورئاندا لا پەڕانۆ پاڕانەوە لە قورئانی پیرۆ چەند مانایەکی هەیە و بە چەند جۆرێک هاتووە کە ئەمانەی خوارەوەن یەکەم پەرستن هەروەکو پەروەردگار لە قورئانی پیرۆز لە ئاەتی 28 سوڕەی ئەلکەهف دەفەرمێت واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه ولا تعد عيناك عنهم تريد زينة الحياة الدنيا ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه وكان أمره فرطا وتا أي محمد صلى الله عليه وسلم آرام بگرێ لەگەڵ ئەو کەسانی کە پەروەردگاری خۆیان دەپەرستن بەیانیان و ئێواران ئەویان گەرەکە و هەروەها دەفەرموێ إن الذين تدعون من دون الله عباد أمثالكم واتا ئەوانی جوگال لە پەروەردگار دەپەرستن بەندەن وەکو ئێوە هەروەها لە سوڕەی غافیر ئاەتی 60 دەفەرمێت وقال ربكم ادعوني أستجب لكم إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين واتا پەروەردگار دەفەرمێ لێم بپاڕێنەوە وەرامتان دەدەمەوە هەر کەسێ خۆی بە گەورە بزانی لە پەرستنی من واتا پاڕانەوە بەم نزیکانە دەیخەمە ناو دۆزەخ ئەمە بەڵێنی پەروەردگارە بێگومان ئەوەی لێ بپاڕێتەوە وەرامی دەداتەوە لەم ئاەتە پیرۆزەدا وەرامدانەوە واتە گیرابوونی پاڕانەوە پەیوەستە لە هۆکار بە بەدیهێنەری هۆکار و هەروەها ئەم ئاەتە پیرۆزە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا پاڕانەوە پەرستنە بۆ پەروەردگار وازهێنان لە پاڕانەوە فیز و خۆ بە گەورەزانینە و هەروەها هەندێک لە زانایان پاڕانەوە بە واجب دەزانن بە بەڵگەی ئودعونی لەبەرەوەی لە بنچینەدا فەرمان بۆ واجبە ئەگەر هیچ لابەرێک نەبوو لای با لە واجب و هەروەها پەروەردگار دەفەرمێ فلا تدع مع الله إلها آخر فتكون من المعذبين واتا كواتا إيمان دار جگە لە پەروەردگار خوایەکی تر مەپەرستە
دەنا لەو جۆرە کەسانە دەبیت کەوا سزا دەدرێن و هەروەها خۆشەویستی خوا درود و سڵای پەروەردگاری لەسەر بێ دەفەرمێ الدعاء هو العبادة رواه الترمذي وابن ماجه وتا پارانەوە خۆی پەرستنە. دووهەم پرسیار لە پەروەردگار هەروەکو خۆی دەفەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان. وتأي محمد صلى الله عليه وسلم ئەگەر هاتو بەندەکانی من ڕووی پرسیاریان کردەتۆ دەربارەی من ئەوە من نزیکم وەرامی ئەو کەسانە دەدەمەوە کەوا لێم دەپاڕێنەوە. سێم بەهاناوە هاتن پەروەردگار دەفەرمێت إذ تستغيثون ربكم فاستجاب لكم گەر ئێوە هانا بەو پەروەردگار ببەن وەرامتان دەداتەوە. چوارەم بانکردن يوم يدعوكم فاستجيبون بحمده وتظنون إن لبثتم إلا قليلا. وتا ئەو ڕۆژەی کەوا بانگتان دەکات ئێوەش بە سوپاسەوە وەرامی بدەنەوە. هەروەها دەفەرمێت إن أبي يدعوك ليجزيك أجر ما سقيت لنا. وتا یەک لە کچەکانی شوعیب سڵاوی پەروەردگاری لەسەر بێت هات بۆ لای موسا سڵاوی پەروەردگاری لەسەر بێ وتی باوکم بانگت دەکات بۆ ئەوەی کرێی ئەوەت پێ بدات کەوا مەڕ و ماڵاتی ئێمەت ئاودا. پێنجەم یەک خواپەرستی پەروەردگار لە ئاەتی 110 سوڕەتی الئیسرا دەفەرمێت قل ادعوا الله أو ادعوا الرحمن أيما تدعوا فله الأسماء الحسنى. وتا هاواری پەروەردگار بکەن بە وشەی الله یان بە وشەی الرحمن بە هەر ناوێک هاواری بکەی ئەو ناوی جوانی هەیە واتە ئەسماء الحسنى. شەشەم هاندان بۆ شتێک کە پەروەردگار دەفەرمێت قال رب السجن أحب إلي مما يدعونني إليه. وتا حەزرەتی یوسف سڵاوی پەروەردگاری لەسەر بێ فەرمووی ئەی پەروەرێنی من بەندین خانە خۆشترە لام لەوەی کە ئەوان هانم دەدەن بۆی. هەروەها دەفەرمێت والله يدعو إلى دار السلام. وتا پەروەردگار هانتان دەدات بۆ بەهەشت. حەوتەم هەڵگرتن و نەمانی قەدر و ڕێز هەروەک پەروەردگار دەفەرمێت ليس له دعوة في الدنيا ولا في الآخرة. وتا هیچ ڕێزێکی نییە نە لە دنیا و نە لە دواڕۆژ. هەشتم وتا هەروەکو پەروەردگار دەفەرمێ فما كان دعواهم إذ جاءهم بأسنا إلا أن قالوا إنا كنا ظالمين. وتا هیچ زووتێکیان نییە کاتێکەوە سزای ئێمەیان بۆ دێ تەنها دان بە تاوانەکانیان دەنێن و دەڵێن ئێمە ستەمکار بووین. نوێم پرسیار هەروەکو پەروەردگار دەفەرمێت ادعوا لنا ربك يبين لنا ما هي. واتە گوتیان پرسیار لە خواکەت بکات چۆنێتی ئەم مانگایەمان بۆ باز بکات. دەیەم بانکردن بەناوهێنان هەروەکو پەروەردگار دەفەرمێت لا تجعلوا دعاء الرسول بينكم كدعاء بعضكم بعضا. واتە بانکردنی پەیامبەر وا لێ مەکەن هەروەکو چۆن بانگی یەکتر دەکەن. یانزەهەم هەندێک لە زانایان فەرموویانە بەمانەی سزا هاتووە هەروەکو پەروەردگار دەفەرمێت تدعو من أدبر وتولى. واتە ئاگری دۆزەخ سزای ئەوانە دەدات کە ڕوویان وەردەجێڕن. دوانزەهەم تەمەناکردن ولهم ما يدعون. واتە ئەو شتەی تەمەنای بکەن واتە ئارەزویان لێبێت لە بەهەشدا بۆوان هەیە. سیانزەهەم داواکردن هەروەکو پەروەردگار دەفەرمێت ولكم فيها ما تدعون. واتە لە بەهەشت هەر شتێک داوا بکەی ئامادەیە چونکە داواکردن و پاڕانەوە دوو شتی جوداوازن. ڕەنگە هەندێک کەس بڵێن چۆن جوداوازن بەڵگەت چییە؟ نمونا پەروەردگار داوا لە ئێمە دەکات بەڵام ئێمە لەبەری دەپاڕینەوە هەروەکو پەروەردگار دەفەرمێ وقال ربكم ادعوني أستجب لكم. لێم بپاڕێنەوە وەرامتان دەدەمەوە. و هەروەها دەفەرمێ والله يدعو إلى دار السلام.
پەروەردگارتان داواتان لێ دەکات بۆ بەهشتی نەبراوە و پڕ لە شادی و ئاشتی و ئاسایش. پاڕانەوە پەیوەندیە لە نێوان بەندە و پەروەردگار کەوا مسلمانان هانای بۆ دەبن لە هەموو کات و ساتێکدا، واتە لە خۆشی و ناخۆشیدا، تەنانەت ئەگەر جیراژ نەبێت لەبەر ئەوەی پاڕانەوە سەرچاوەی خۆشبەختی مسلمانە، گرانی لەسەر جەستە ناهێڵێ و ترس و دڵە ڕاوکێلا دەبا. گەلێشتی تریش هەموو ئەم کارانت بۆ ئاسان دەکات کە لە دنیا پێویستت پێی هەیە، بە تایبەتی ئەو کاتانەی تووشی تەنگ و چەڵەمە دەبی، چونکە پەیامبەری ئازیزمان درود و سڵاوی پەروەردگاری لەسەر بێت دەفەرموێ: حەسینوا ئەموالەکم بالزەکاة وداووا مرضاكم بالصدقة واستقبلوا أمواج البلاء بالدعاء والتضرع. وتا ماڵی خۆتان خاوێن بکەنەوە بە زەکات، چارەسەری نەخۆشەکانتان بکەن بە بەخشین و خێرکردن، ڕووبکەنە شەپۆڵەکانی جۆرەها بەڵاو موسیبەتان بە پاڕانەوە لەسەر لا دەچێت. هەموو جۆرە پاڕانەوەیەک کەوا لە قورئان یاخود لە فەرمودە هاتووە لە دوو زۆر خۆی دەبینێتەوە: یەکەم پاڕانەوەی پەرستن، دووهەم پاڕانەوەی داواکردن. هەندێک جار پەرستن و هەندێک جار داواکردن و هەندێک جار هەردووچیان. زانای گەورە ئیبن سعدی مهرەبانی پەروەردگاری لەسەر بێ دەفەرموێ: هەموو پاڕانەوەیەک کە لە قورئان داهاتووە فەرمان بە پاڕانەوە دەکات و ڕێگری لە پاڕانەوەی جگە لە پەروەردگار دەکات و وەستایشی ئەو کەسانە دەکات کەوا لی دەپاڕێنەوە. پێک دێت لە پاڕانەوەی داواکردن و پاڕانەوەی پەرستن. ئەمەیان بنچینەیەکی بەسوودە. زۆرینەی خەڵک وا دەزانن پاڕانەوە تەنها داواکاریە، نازانن بە پاڕانەوە دەچیتە نێو پەرستنی پەروەردگار. وتەی ئەم زانایە بەڕێزە تەواوە، لەبەرەوەی تۆ داواکارێکت هەیە لە پاڕانەوەکەت وەلهامان کاتیشدا تۆ لە پەرستندای، چونکە پەیوەندیان بەیەکەوە هەیە. پاشان تۆ داواکاری پاڕانەوەکانت گیرا بێت و دڵە ڕاوکەی ئەوەشت هەیە کەوا پەروەردگار لێتی وەرنەگرێت، کەواتە تۆ ئەوەت لە دڵدایەکەوە لە پەروەردگاری خۆت دەپاڕێوە و توانای هەموو شتێکی هەیە کەواتە پەرستنیشە. پاڕانەوە لە فەرمودەدا. لە پەڕا 17 نمونەی پاڕانەوە لە فەرمودەکانی پەیامبەر درود و سڵاوی پەروەردگاری لەسەر بێت گەلێک زۆرە، بەڵام ناکرێ ئێمە لێرەوە هەر هەمویان باز بکەین. بەڵام هەندێک لەو نمونانە دەخەینە بەردەستی بەڕێستان، بەڵکو هەموو لایەکمان سوودی لێوەربگرین. لە دایکە عایشەوە ڕەزای خوای لەسەر بێ دەفەرموێ: نوێژم دەکرد، پێیامبەری ئیسلام درودی خودای لەسەر بێ هاتە ژوورەوە، پێداویستیەکی هەبوو، منیش سستیم کرد لە کارەکەی. فەرموویە: عایشە سەلامت لەسەر بێ، کۆمەڵێ پاڕانەوە بکە و هەروەها ئەو پاڕانەوانە بکە کە هەموو شتێک لە خۆی دەگرێ. کاتێ تەواو بووم وتم: ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، کۆمەڵێ پاڕانەوە ئەو پاڕانەوەیە چێ کە هەموو شتێک لە خۆی دەگرێ؟ فەرمووی: بڵێ پەروەردگارە، داوای هەموو شتێکی چاکت لێ دەکەم، بە زوو یان درەنگ، ئەوەی خۆت دەیزانی و من نایزانم، ئەو خۆم بە تۆ پاراز لە هەموو شتێکی ئاژاوە و خراپ، زوو یان درەنگ، ئەوەی خۆت دەیزانی و من نایزانم. دووەم، لە ئەبی موسای ئەشعەری ڕەزامەندی خوای لەسەر پێیامبەر درودی خوای لەسەر بێ دەپاڕایەوە و دەیفەرموو: اللهم اغفر لي ما قدمت وما أخرت وما أسررت وما أعلنت وما أنت أعلم به مني إنك أنت المقدم والمؤخر لا إله إلا أنت. واتا أي پەروەردگارە، لە گوناهەکانی ڕابردوو داهاتم خۆش بی، لەو گوناهانەشم خۆش بی کە بەنهێنی یاخود بە ئاشکرا ئەنجامم داوە، لەو گوناهانەش کە تۆ لە من زاناتری لێی، چونکە پێشەچی و کۆتایی هەرخۆتی و هیچ پەرستراوێک نییە جگەل لە تۆ. سێم، لە ئەبی سەعیدی خودری ڕەزای خوای لەسەر بێ لە شەڕی خەندەق وتمان: ئەی پێیامبەری خوا، ئایا هیچ شتێک هەیە ئێمە بیڵێن دڵەکانمان گەیشتە قوڕاگەمان؟ فەرمووی: بەڵێ، ئەم پاڕانەوەی فێرکردین: اللهم استر عوراتنا وآمن روعاتنا. واتە ئەی پەروەردگارە، دامێنمان داپۆشی و ترسەکانیشمان ئاسایش بکەیتەوە. چارەم، لە ئەبی موسای ئەشعەری ڕەزای خوای لەسەر بێ دەفەرمێ: ڕۆژێکیان پەیامبەر درودی خوای لەسەر بێ وتارێکی بۆمان خوێندەوە. فەرمووی: ئەی خەڵچینە، خۆتان لە هاوبەش پەیداکردن بپارێزن، چونکە لە دەنجی پێکانی مێرولە نهێنی ترە. پیاوێک گوتی: ئەی پەیامبەری خوا، چۆن خۆمانی لێ بپارێزین؟
لە کاتێکدا کەوا لە دەنجی پێکانی مێرولان نەهێنی ترە فەرمووی بڵێن اللهم إنا نعوذ بك من أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه وتا أي پروردگارا خۆمان بە تۆ پاراز لەوەی کەوا شەریک بۆ تۆ قەرار بدەین لە شتێکەوە بیزانین و داوای لێ خۆشبوون دەکەین لەوەشی کەوا نایزانین. پێنجەم لە ئەنەسەوە ڕەزای خوای لەسەر بێ دەفەرموێ پەیامبەر درودی خودای لەسەر بێ فەرمووی هەر کەسێک 3 جار داوای بەهەشت لە پەروەردگار بکات بەهەشت دەڵێ ئەی پەروەردگارە بیهێنە بۆ لای من، واروەها هەر کەسێکیش 3 جار خۆی بە پەروەردگار بپارێزێ لە ئاگری دۆزەخ ئەوە دۆزەخ دەڵێ ئەی پەروەردگارە لە من دووری بخەرەوە. شەشەم لە ئەنەسەوە ڕەزای خوای لەسەر بێ دەربارەی پاڕانەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو اللهم إني أعوذ بك من علم لا ينفع وقلب لا يخشع ودعاء لا يسمع ونفس لا تشبع اللهم إني أعوذ بك من هؤلاء الأربع. وتا پەروەردگارە پەنا دەگرم بە تۆ لە زانستێک سوودی نەبێت و لە دڵێک کە ترسی تۆی تیا نەبێ و پاڕانەوەیەک کە گوێبیستی نەبێ و گیرا نەبێت و لە نەفسێک تێر نەبێت ئەی پەروەردگارە خۆم پاراز بە تۆ لەم 4 شتانە. خۆشەویستانم هەرچەند باسی لێوە بکەین بیژمێرین پاڕانەوە لە فەرمودەدا لێرەوە ناتوانین هەمووی باز بکەین، بەڵام بۆ کەسی لە خواترس و ئیماندار ئەمە بەسە کەوا هەردەم پاڕانەوە بکە بە ویردی ڕۆژانەی خۆی. لەبەرەوە پەیامبەر درودی خوای لەسەر بێ چۆنی کردووە ئێمەش دەبێ ئاوا بکەین و شوێنی بکەوین. واروەها پاڕانەوە پەرستنە بۆ پەروەردگار بە دەدیلی فەرمودەی پەیامبەر درودی خوای لەسەر بێ دواتر باسی لێوە دەکەین. پاڕانەوە فەزڵ و گەورەی خۆی هەیە با بزانین چییە و چۆنە. فەزڵ و گەورەی پاڕانەوە لاپەڕا 21 پەروەردگار لا سورة غافر آياتي شاست دفرميت وقال ربكم ادعوني أستجب لكم إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين. واتا أي خلچينا پروردگارتان فرميتي ولا من بپارينوا هانا و هاوار بو من بهێنن ئەوە من پاڕانەوەکانتان گیرا دەکەم و نزاکانتان وەردەگرم. بەڕاستیەوانی خۆیان بە گەورەدا دەنێن و لوودبەرزی دەکەن لە ئاستی پەرستنی مندا لە ئایندەیەکی نزیکدا بەسەر شۆڕی و خەجاڵەتیەوە دەخرێنە ناو ئاگری دۆزەخەوە. ئەوە بەڵێنی پەروەردگارە. بەڕێزان ئەم ئاەتە پیرۆزە باز لە پاڕانەوە و گیرابوونی و هەروەها باز لە هەڵوێستی ئەو کەسانە دەکات کەوا پشتیان لەم پەرستنە کردووە کە پاڕانەوەیە. دەبا ئێمەش هەڵوەستەیەک لەسەر ئەم ئاەتە پیرۆزە بکەین کە دەتوانین چەند سوودێکی لێوەربگرین لە چەند ڕوویەکەوە کە ئەمانن. ئەلیف پەروەردگار پاڕانەوەی خۆش دەوێت کەوا فەرمانی بە ئێمە کردووە دەفەرمێ ئێوە لە من بپاڕێنەوە هانا و هاوار بۆ من بێنن. بە پەروەردگار بەڵێنی داوە وەرامتان دەدەمەوە دەفەرمێ پاڕانەوەکانتان گیرا دەکەم، بەڵام چەند مەرجێکی هەیە دواتر بە پشتیوانی پەروەردگار ڕوونی دەکەینەوە. جیم پاڕانەوە جۆرەکە لە پەرستن بۆ پەروەردگار چونکە لە ئاەتەکەدا دەفەرمێ ئەوانەی لوودبەرزی دەکەن و خۆیان بە گەورەدا دەنێن لە ئاستی پەرستنی مندا مەبەستی لەم پەرستنەدا پاڕانەوەیە. دال لە کۆتایی ئاەتەکەدا پەروەردگار هەڕەشەیەکی توند و ئاشکرا بە سزای دۆزەخ دەکاتە سەر ئەو کەسانەی کە ناپاڕێنەوە. دەفەرمێ ئەوانەی لوودبەرزی دەکەن و خۆیان بە گەورەدا دەنێن لە ئاستی پەرستنی مندا لە ئایندەدا بەسەر شۆڕی و خەجاڵەتیەوە دەخرێنە ناو ئاگری دۆزەخەوە. دووهەم پەروەردگار لە ئاەتی 186 سوورەی ئەلبەقەرە دەفەرمێت وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. واتا أي محمد صلى الله عليه وسلم ئەگەر بەندەکانم پرسیارت لێ بکەن لەبارەی منەوە ئەوە من لیانەوە نزیکم بە هانا و هاواری ئەو کەسانەوە دێم کە هانا بۆ من دێنن و لێم دەپارێنەوە. دەبا ئەوانیش بەدەم بانگەوازی منەوە بێن و باوەڕی دامەزراو بە من بێنن
بۆ ئەوەی ڕێگای هۆشیاری و ئاگایی بگرنەبەر بۆ بەدەستێنانی سەربەرزی و سەرفرازی هەردوو جیهان. سێم، پەروەردگار لە ئاەتی 55 و 56 سوڕەی ئەلئاعراف دەفەرمێت: ادعوا ربكم تضرعا وخفية إنه لا يحب المعتدين ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها وادعوه خوفا وطمعا إن رحمة الله قريب من المحسنين. وتا هاناو هاوار لپروردگارتان بکەن بە پارانەوەی بەکوڵ بەنهێنی لە کات و شوێنی لەباردا، چونکە بەڕاستی پەروەردگار دەست درێژی کارانی خۆش ناوێت. مەبەستی ئەو کەسانەیە کەوا وازیان لە پارانەوە هێناوە خەڵچینە گوناه و فەساد ئەنجام مەدەن لە زەویدا، دوای ئەوەی کە چاکەکاری ڕەنجی گرتووە و ڕەجی داکوتاوە خەڵکی خەریکە خوی پێوە دەگرن و بەردەوام هانا و هاوار بۆ پەروەردگارتان برن لە ترسی سزای دۆزەخ و بە ئومێدی بەدەستێنانی بەهەشت. بەڕاستی مێهرەبانی پەروەردگار نزیکە لە چاکەکاران و چاکە خوازانەوە. چارەم، پەروەردگار لە ئاەتی 32 سوڕەی ئەنیسا دەفەرمێت: واسألوا الله من فضله إن الله كان بكل شيء عليما. واتە بەردەوام داوای زیادە بەخشش و بەهرەی پەروەردگار بکەن، چونکە بەڕاستی هەر ئەوە بە هەموو شتێک زانایە. پێنجەم، لە نوعمانی کوڕی بەشیرەوە دەفەرمێ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرموویەتی پاڕانەوە خۆی پەرستنە، پاشان ئەم ئاەتەی خوێندۆتەوە: وقال ربكم ادعوني أستجب لكم إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين. هەروەکو لە پێشەوە باسمان کرد لە ئەبی هوڕەیرەوە ڕەزای خوای لەسەر بێ دەفەرموێ حەزرەت درودی خوای لەسەر بێت فەرموویەتی بەڕێزترین پەرستن پاڕانەوەیە. شەشەم، لە سەلمانی فارسیەوە ڕەزای خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی پەروەردگاری ئێوە بە شەرمە، زۆرە شەرمێکەوە شیاوی ذاتی ئەو بێ و هەروەها خاوەنی بەخشین و چاکەیە، شەرم دەکا بەرامبەر بەندێکی کەوا دەست بڵند بکا و لێی بپاڕێتەوە کەوا بەرپەچی بداتەوە و پاڕانەوەکەی گیرانەکات و دەستی بە خاڵی بجێڕێتەوە. حەفتەم، لە ئەبی سەعیدەوە دەفەرموێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ ما من مسلم يدعو بدعوة ليس فيها إثم ولا قطيعة رحم إلا أعطاه الله بها إحدى ثلاث: إما أن تعجل له دعوته وإما أن يدخرها له في الآخرة وإما أن يصرف عنه من السوء مثلها. قالوا إذا نكثروا قال الله أكثر. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر مسلمانێک پاڕانەوەیەک بکات تاوان و پچڕانی بەزەییتیان نەبێت، بەمەرج پەروەردگار یەک لەم سێشتەی پێدەبەخشێ: یەکەم ئەوەی لە دنیا داوای کردووە و پێی دەبەخشێ، دووهەم یا ئەوە تا بۆی پاشەکەوت دەکا بۆ ڕۆژی قیامەت، سێمیانیش بە ئەندازەی پاڕانەوەکەی خراپەی لەسەر لادەبات. وتیان کەواتە زۆر دەپاڕێنەوە، فەرمووی پەروەردگار زیاترە، واتە بەخشینی زۆرترە. هەشتم، لە ئەبی هوڕەیرەوە ڕەزای خوای لەسەر بێت دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ليس شيء أكرم على الله عز وجل من الدعاء. واتە هیچ شتێک گەورەتر نییە لای پەروەردگار لە پاڕانەوە. نوێم، لە ئەبی هوڕەیرەوە ڕەزای خوای لەسەر بێت دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک داوا لە پەروەردگار نەکات لی تووڕە دەبێت. دەیەم، لە دایکە عایشەوە ڕەزای خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی خۆپاراستن فریا نەکەوی لە قەزا و قەدەر، بەڵام پاڕانەوە سوودی هەیە بۆ ئەوەی هاتۆتە خوارێ و ئەوەی نەهاتۆتە خوارێ. کاتێکەوە بەڵا دێتە خوارێ لەگەڵ پاڕانەوە بە یەک دەگەن، دەستە و یەخە یەک دەبن تاوەکو ڕۆژی دوایی. یازدەهەم، لە ثەوبانەوە ڕەزای خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لا يرد القدر إلا الدعاء. واتە هیچ شتێ قەزا و قەدەر ناجێڕێتەوە تەنها پاڕانەوە نەبێت. دوازدەهەم،
لا معاذی کوڕی جەبەلەوە ڕەزای خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرموویەتی پاڕانەوە بەردەوام سوودی دەبێت بۆ ئەوەی دابەزیوە و ئەوەشی کە دانەبەزیوە ئەی بەندەکانی پەروەردگار لەسەر ئێوە بی بپارێنەوە. سێزدەم لا ئەبی هوڕەیرەوە ڕەزای خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی تەمبەڵترین کەس ئەو کەسەیە کەوا تەمبەڵی لە پاڕانەوە بکات، ڕەزیلترین کەسیش ئەو کەسەیە کەوا ڕەزیلی لە سڵاوکردن بکات. چاردەم لا عوبادەی کوڕی سامید ڕەزای خوای لەسەر بێت دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر مسلمانێک لەسەر گۆی زەوی داوایەک لە پەروەردگار بکات بێگومان پێی دەدا یاخود خراپێکی لەسەر لادەبا تەنها داواکەی گوناه و تاوان نەبێت و پچڕانی پەیوەندی بەزەی نەبێت. کەسێک گوتی ئەگەر زۆر بپاڕێنەوە فەرمووی خوا زیاترە واتە زۆرتر وەرامتان دەداتەوە. حکمی پاڕانەوە لاپەڕە 28 پاڕانەوە پەرستنە بۆ پەروەردگار چونکە لە فەرموودەدا هاتووە هەروەکو لە پێشەوە گوتمان. لا نوعمانی کوڕی بەشیرەوە دەفەرمێ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرموویەتی پاڕانەوە پەرستشە. پاشان ئەم ئاەتەی خوێندەوە کە پەروەردگار فەرموویەتی لێم بپاڕێنەوە وەرامتان دەدەمەوە. ئەوانەی خۆیان بەزل دەزانن لە پەرستنی من واتە لە پاڕانەوە بەم نزیکانە دەچنە دۆزەخەوە. لا ئەبی هوڕەیرەوە ڕەزای خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەفضل العیبادەة الدعاء واتە بەڕێزترین پەرستن پاڕانەوەیە. لا ئەبی هوڕەیرەوە ڕەزای خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی من لم يسأل الله يغضب عليه واتە هەر کەسێک لە پەروەردگار نەپاڕێتەوە پەروەردگار لێی تووڕە دەبێت. گومانی باش بە پەروەردگار بۆ پاڕانەوە لاپەڕە 29 خۆی گەورە لە قورئاندا دەفەرمێ وذلكم ظنكم الذي ظننتم بربكم أرادكم فأصبحتم من الخاسرين واتە پەروەردگار دەربارەی و گونەهبارانی کە لە ڕۆژی دوای ئەندامەکانی لەشیان شایەتیان لەسەر دەدەن دەفەرموێ ئێوە کاتی خۆی ئەوەندە غەڕابوون گوناه و تاوانەکانتان نەدەشاردەوە چونکە مەترسیتان نەبوو کە گوێتان و چاوتان و پێستان شایەتیتان لەسەر بدەن بەڵام گومانتان وابوو کە بەڕاستی پەروەردگار ئاگادار نییە بەو کردەوانەی کە ئەنجامی دەدەن. لا عەبدوڵای کوڕی عەمر ڕەزای خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ادعوا الله وأنتم موقنون بالإجابة واتە لە پەروەردگار داوا بکەن گومانتان نەبێت وەرامتان دەداتەوە. خۆشەویستان هەموو کات پشت بە خوای مهرەبان ببەستن چونکە خوا هەرگیز سپاردە زایە ناکات. دوو فەقیر لەسەر ڕێگای خێزانی پادشا دادەنیشن یەکێکیان پاڕایەوە و گوتی خوایە بە گەورەی خۆت یارمەتیم بدە. ئەوی تر گوتی خوایە بەهۆی ژنی پاشاوە و یارمەتیم بدە. شاژن جێبیستی پاڕانەوەکەیان بوو 2 درهەمی نارد بۆ ئەوەی لە پەروەردگار پاڕایەوە بەڵام بۆ ئەو پیاوەی گوتبی بەهۆی ژنی پاشاوە یارمەتیم بدەی 10 درهەمی دەکردە ژێر مریشکێشی سوورکراوە. دەینات بەم شێوێ تا 10 ڕۆژ ئەو پیاوە مریشکی برژاوی بۆ دەهات هەموو ڕۆژێک بە 2 درهەم مریشکەکەی دەفرۆشتەوە هاوڕێکەی بێ ئەوەی بزانی 10 درهەمی لە ژێردایە. شاژن لە دوو ئەو پیاوەی نارد کەوا داوای یارمەتی لە شاژن کردبوو گوتی پارەی زۆرت هاتە دەست. پیاوەکە گوتی پارەی چی؟ شاژن گوتی لە ماوەی 10 ڕۆژدا 100 درهەمم بۆ ناردووی. پیاوەکە گوتی نەخێر ڕۆژانە تەنها مریشکێکی سوورکراوم بۆ دەهات ئەویش لە نەبوونی خۆم بە هاوڕێکەم دەفرۆشت بە 2 درهەم. شاژن بە پێکەنینەوە گوتی داوای یارمەتیت لە ئێمە کرد بەڵام پەروەردگار بێبەشی کردی. پاشان گوتی هەمیشە داوا لە پەروەردگار بکەن چونکە منیش وەکو ئێوە بەندەم بۆیە پێویستە لەسەر ئێمەش هەموو کات تەنها لە پەروەردگار بپاڕێینەوە. پاڕانەوەی خراپ لاپەڕە 31 بەڕێزان بە هیچ شێوێک لە شێوەکان پاڕانەوەی خراپ لە خۆت یان لە منداڵەکەت یا لە ماڵەکەت مەکە نەبادا لەو کاتانەی کە تۆ پاڕانەوەی خراپ لە هەر یەشێک لەمانە دەکەیت یەک لەم کاتانە بێ کەوا پاڕانەوەی تێدا گیرا دەبێت. پاڕانەوەکەشت گیرا ببێت ئەو کات پەشیمان دەبیەوە بەڵام پەشیمانی دادت نادات.
لا جابری کوڕی عەبدوڵڵا ڕەزای خوای لەسەر بێت دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی پارانەوەی نابەجێ لە خۆت یان لە منداڵەکانت یان لە مڵک و ماڵت مەکە نەبادا ڕێک لەم کاتە بێ کە پارانەوەی تێدا گیرا دەبێ پارانەوە خراپەکەی تۆش گیرا ببێت زۆر کەس لە کاتی تووڕەبوون ئەم جۆرە پارانەوە دەکات ئەو کاتی پەشیمان دەبێتەوە بەڵام پەشیمانی سوودی نابێت دەجێڕنەوە ڕۆژێک پیاوێکی مسلمان سەردانی برایەکی مسلمانی دەکات کاتێک نزیک دەبێت تۆ لە ماڵیان جێبیستی گریان و هاوار دەبێت کە هەست ڕادەگرێ دەنگەکە لە ماڵی دراوسەی ئەو ماڵە دێ کە ئەو دەیویست سەردانی بکات وازی لە سەردانەکەی هێنا یەکسەر ڕای کرد بەرەو ئەو ماڵێکەوە دەنجی هاواری لێدەهات سەی دەکات یەکێک لەم ماڵە مردووە هەموو لاشەی خوێنە دایشی مردووەکە هاواری دەکرد و دەگریا و دەیگوت هەموو خەتای من بوو برادەرەکەی من کە دەچوومە سەردانی ئەویش لەم ماڵە بوو لێم پرسیەوە چییە کە دەیبینم بۆ دایکی دەڵێ هەمووی خەتای من بوو وتی کەمێک پێش ئێستا ئەم دایک و کوڕە بەشەر هاتن دایکەکە زۆر لە کوڕەکەی تووڕە بوو پاڕایەوە گوتی پەروەردگارە ئەم کوڕم بچێتە دەرەوە یەکسەر سیارەیەک لێی بدات هەرکە ڕۆیشتە دەرەوە زۆری نەبرد ئاوای بەسەر هات لەبەر ئەوە ئەو دایکە دەڵێ هەموو خەتای من بوو پاڕانەوە لەسەر ستەمکار لە پەڕا 33 دایکە عایشە ڕەزای خوای لەسەر بێ شتێکی لێ دزرا پاڕانەوەی لە دزەکە دەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی گوناهەکەی سووک مەکە پاداشی تۆش کەم ببێتەوە بەهۆی پاڕانەوەکەت لە ڕۆژی دوایی پێویستە ئێمە پاڕانەوەی هیدایەتیان بۆ بکەین بەڵکو دەگەڕێنەوە سەر ڕێگای ڕاست دەجێڕنەوە ڕۆژێک شێخ معروفی کەرخی ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵ قوتابیەکانی دەچنە قەراغزەی دیجلە دەبینن وا کۆمەڵە گەنجێک لەسەر ئاوی دیجلە دانیشتون خەریکی کەیف و خۆشی بوون شەرابیان دەخواردەوە یەکێ لە قوتابیەکانی گوتی قوربان بۆچی لەخوا ناپاڕیتەوە کەوا هەمویان لەناو ببات نەبادا ئێمەش بەرغەزەبی پەروەردیگار بکەوین شێخیش فەرمووی باشە بڕۆن دەستنوێژ بگرن با بە کۆمەڵ بپاڕێنەوە هەمویان دەستنوێژیان هەڵگرت و هاتنەوە شێخ فەرمووی من دەپاڕێمەوە ئێوەش ئامینم بۆ بکەن دەستی بەرز کردە و گوتی ئەی پەروەردگارە چۆن لە دنیام گەجانت کەیف خۆش کردووە و ئاسوودەن لە ڕۆژی دواییش واتە لە قیامەتیش کەیف خۆش و ئاسوودەیان بکەی هەرچەندە پاڕانەوەکەیان بەدڵ نەبوو بەڵام هەر هەمویان گوتیان ئامین پاشان ڕویان کردە شێخ معروف و گوتیان قوربان ئێمە چاوەنواری پاڕانەوەیەکی ترمان دەکرد فەرمووی ئارام بگرن ئێستا حاڵی دەبن گەنجەکان کاتێ چاویان بە شێخ معروف کەوت دڵیان بە تەواوی گۆڕا حاڵیان شێوا وازیان لە شەڕاب و کەیف و سەیفی خۆیان هێنا بەرەو ڕووی شێخاتن و تەوبەیان کرد و گەڕانەوە بۆ لای پەروەردیگار وازیان لە تاوان هێنا بەهۆی پاڕانەوەی چاک پند وەرگرە نووسینی خالیز مەولود پاڕانەوە بۆ کەسێکی تر لە عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاس ڕەزای خۆیان لەسەر بێ عەبدوڵڵا گوێی لە پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم دەیفەرموو هەر کاتێک گوێبیستی بانگ بوون چی گوت وەک ئەو بێڵێنەوە پاشان سەڵاوات لەسەر من لێ بدەن چونکە هەر کەسێک یەک سەڵاوات لەسەر من لێ بدات پەروەردیگار دەجار سەڵات و ڕەحمەتی بۆ دەنێرێ پاشان بپاڕێنەوە بۆ من داوای وەسیلە بکەن کە جێگایەکی زۆر خۆشە لە بەهەشت تەنها بۆ بەندەیەکە جا داواکارم ئەم بەندەیە من بم هەر کەسێک پارانەوەی وەسیلەم بۆ بکات شەفاعەتی وینی بۆ حەڵال دەبێ لە ڕۆژی دواییدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ما من عبد مسلم يدعو لأخيه بظهر الغيب إلا قال الملك ولك بمثل وتا پێیانبەر درودی خوای لەسەر بێ فەرموویەتی هەر مسلمانێک بۆ برای مسلمانی بپاڕێتەوە لە پاشملە ئەوە فریشتێک پێی دەڵێ هەروەها بۆ تۆش هەر مسلمانێک بپاڕێتەوە بۆ برایەکی مسلمانی بەبێ ئاگاداری ئەو پاڕانەوەکەی ڕەت ناکرێتەوە و گیرا دەبێت ئیبن ضەحاک دەفەرمێ لە خەودا شوڕەحی کوڕی یونسم بینی دوای ئەوەی کۆچی دوایی کردبوو پێم گوت ئەی باوکی حارس پەروەردگار چی لەگەڵ کردووی وتی لێم خۆش بوو هەروەها کۆشکێکی پێمدا لە تەنیش کۆشکی محەممەدی کوڕی بەشیر وتم ئەی باوکی حارس تۆ لای ئێمە لە محەممەدی کوڕی بەشیر گەورەتری وەرامی دامەگوتی وامەڵێ ئەو پلەپایی تایبەتی بۆ دانراوە لای پەروەردگار ئەوەی ئەوەی لە پاڕانەوەکانیدا بەردەوام دەیگوت ئەی پەروەردگارە لە مسلمان و باوەڕدارانی ئافرەت و پیا و خۆش بە بەو هەیەوە
ئەو پلەپایی وەرگێت لەبەر ئەمە پێویستە ئێمە شەردەم بپاڕێنەوە بۆ خوشک و براکانمان لە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای گۆی زەوی بەڵکو دەگەینە پلەپایی بەرز لە ڕۆژی دواییدا. بۆچی پاڕانەوەکانمان گیرا نابێت؟ پێشەوە ئیبن القەیمی جەوزی ڕەزای خوای لەسەر بێ دەفەرمێ پاڕانەوە هەردوو سوڕەتی فەلەق و ناس وەکو چەگوان چەشیش بە خاوەنەکەی دەگۆڕێت تەنها بە باشی چەکەکە نییە. هەر کاتێ چەکێکی باش و بێکێشە بوو خاوەنەکەشی هێز و بازووی باش بوو و هیچ بربەستێکیش نەبوو ئەو کات دوژمن بە ئاسانی لەناو دەچێت. بەڵام هەر کاتی یەک لەم سێیانە نەهاتە دی ئەوە کاریگەری خراپی دەبێت. هەروەها پاڕانەوەش چەند حکم و ئادابێکی هەیە پێویستە ئەو کەسەی پاڕانەوە دەکات ئەو ئادابانەی لێبێتە جێ بۆ گیرابوونی پاڕانەوەکەی بگرێت لە خودی پاڕانەوەکە و لەو کەسەی کەوا دەپاڕێتەوە لە کات و لە شوێن و تا دوایی دواتر باسییان لێوە دەکەین. لێرەدا با بزانین ئەم هۆکارانە چین کەوا دەبنە ڕێگر لە گیرابوونی پاڕانەوەکانمان. هۆکارەکانی گیرانەبوونی پاڕانەوە گومانی تێدا نییە هیچ شتێک لەوە ناخۆشتر نییە لەسەر دڵی مسلمان کەوا پاڕانەوەکانی گیرانە بێت. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم پاڕانەوەی زۆر دەکرد دەیفەرموو اللهم إني أعوذ بك من علم لا ينفع ومن قلب لا يخشع ومن نفس لا تشبع ومن دعوة لا يستجاب لها. وتا پەروەردگارە خۆم دەپارێزم بە تۆ لە زانست و زانیاریە کە سوودی نەبێت و خۆم دەپارێزم بە تۆ لە دڵێکەوە ملکەج نەبێت و خۆم دەپارێزم بە تۆ لە نەفسێکەوە تێر نەبێت و خۆم دەپارێزم بە تۆ لە پاڕانەوەیەکەوە گیرانە بێت. و هەروەها پەروەردگار لە سەرزاری حەزرەتی ئیبراهیم درودی خوای لەسەر بێ لە سوورەتی مەڕیەم بۆمان باز دەکات کە دەفەرمێ عسى ألا أكون بدعاء ربي شقيا. واتا ئومێدەوارم کە پەروەردگار نائومێد و ڕەنجەڕۆم نەکات و نزا و پاڕانە و پەرستنم لێوەربگرێت. بۆیە پێویستە لەسەر مسلمان خۆی پارێزراو بکات لەم هۆکارانەی کەوا دەبنە ڕێگر لەبەر ئەنجامدانی پاڕانەوەکان و گیرابوونی پاڕانەوەکان کە ئەمانن. یەکەم ئەنجامدانی تاوان. هەندێک تاوان هەنە کەسێک ئەم تاوانانەی هەبێت پاڕانەوەی گیرا نابێت. لەوانە ئەلیف نیەتی خراپ. کەسێک نیەتی خراپ بێت لە پاڕانەوەکەی داواتە پاڕانەوە بۆ شتێک یان بۆ کەسێک بکات باشەی تێدا نەبێت. بۆ نمونە پاڕانەوە بکات بۆ فەوتان و لە ناوچوونی کەسێک کەوا هیچ زەرەرێکی بۆ کەس نەبووە. بە ناپاچی لە دڵ و دەروون. کەسێک لە دڵەوە خراپ بێت بە ئاشکرا و وابزانێ مسلمانێکی باشە کەچی وانیە. بۆیە لوقمانی حەکیم ئامۆژگاری کوڕەکەی دەکرد دەیفەرموو ئەی ڕۆڵەکەم وامەکە کەوا خەڵک بزانن لە پەروەردگار دەترسی کەچی لە دڵدا لەو ناترسی. پەروەردگار دەفەرمێ وإذا لقوا الذين آمنوا قالوا آمنا وإذا خلوا إلى شياطينهم قالوا إنا معكم إنما نحن مستهزئون. واتا کاتێک دەگەن بەوانی کە باوەڕیان هێناوە دەڵێن ئێمە باوەڕدارین و باوەڕمان هێناوە بەڵام کاتێ بە تەنها دەمێننەوە و لای ئەهریمەن و فێڵبازەکانیان دەڵێن بەڕاستی ئێمە لەگەڵ ئێوەین دەڵێن بەڕاستی ئێمە گاڵتەیان پێدەکەین و پێیان ڕادەبوێرین وەکو دووڕووەکان. جیم دووڕوویی لەگەڵ برا و برادەرەکانت. دووڕووی ئەوەیە شتێک بڵێ کە خۆت نەیکەی بە ئاشکرا خۆت بە جۆرێک نیشان بدەی لە دڵەوەش پێچەوانەی خەیر و چاکە بە دیاربێخی لە ناو دڵەکەت شەڕ و ئاشوب بێت. وا خۆت دەربخەی بۆ بەرامبەرەکەت کە زۆرت خۆش دەوێ کەچی لە دڵەوە ڕقت لێتی. زیادەڕەوی لە گفتوگۆکانیشتدا مەکە. بۆ نمونە زیاد لە پێویست ڕێزی بەرامبەرەکەت دەگری لەبەر ئەوەی دەست ڕۆیشتووە ئەگەر ناشیاوی ئەم هەموو ڕێزە نییە. دوایی دەکەویە ناو چاڵی دووڕوویی چونکە دووڕووی برای هاوبەشدانانە بۆ پەروەردیگار. بزانە بەڕێزان و خۆشەویستان هەر کەسێک کردەوەیەک بکات لە خۆی دانای کات بەڵام لەبەر چاوی فڵان و فیسار دەیکات با کردەوەکە کردەوەی چاچیش بێت پێشەنگە لە بۆ دووشتی ترسناک یەکیان دووڕوویە ئەوی تر سەر نەکەوتنە. دووەم ماڵ و سامان و پارە و پولی حرام و کەسابەت و کارکردنی حرام. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەفەرمێ پەروەردگار پاکە شتی حەڵاڵ و پاک نەبێت دوەری ناگرێت. چی فەرمان بە پێغەمبەرەکانی کردووە هەر ئەمەشی فەرمان بە ئیمانداران کردووە. فەرموویەتی ئەی گرۆی پێغەمبەران
بخۆن لە ڕزق و ڕۆزیەی چاک و پاکەکان کار و کردەوەی چاچیش ئەنجام بدەن. بەڕاستی من زانام بە هەموو ئەو کار و کردەوانەی کەوا دەیکەن. هەروەها فەرموویەتی ئەی ئەوانی باوەڕتان هێناوە بخۆن لەم ڕزق و ڕۆزیە چاک و باشانەی کە پێمان بەخشیون. پاشان باسی کەسێکی کرد گەشتێکی دوور و درێژ دەکات، سەر و پرچی تێک ئاڵاوە و دەم و چاوی تۆزاویە، دەستی بەرز دەکاتەوە بۆ ئاسمان و دەڵێ ئەی پەروەردگارە، ئەی پەروەردگارە، خواردنی حرامە و خواردنەوەی حرامە و جلو بەرجی حرامە، بە حرام گەشەی کردووە، چۆن ئەم پاڕانەوەیە گیرا دەبێت. بەڕێزان، ئەگەر ئێمە واز لە حرام بێنین، خوای گەورە زۆر زیاتر و باشترمان پێدەبەخشێ. هەروەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی تۆ واز لە شتێک بێنی لە بەرخوا ئەوە بێگومان لەو شتە باشترت پێدەبەخشێ. دەجێڕنەوە فەقێک لە حوجرە سەرقاڵی خوێندن نەبێت، ڕۆژێکیان برسیەتی ڕووی تێدەکا، زۆری برسی دەبێت، ئەوی شەوڵ دەدات لە ڕێگەی ڕاتبەوە شتێکی دەستکەوێت. کاتی خۆی سەربانەکان پێکەوە نووسابوون، بە سەرباناندا دەڕوات دەبینێت لە حەوشەی ماڵێک مەنجەڵێک لەسەر ئاگریە. فەقێ دەچێتە خوارە و سەری مەنجەڵەکەی هەردەداتۆ دەبینی ئەوە دۆڵمەیە، دانێک دەخاتە دەمیەوە، بەڵام پەشیمان دەبێتەوە، خۆی بە خۆی دەڵێت چۆن دەتوانم ئامۆژگاری خەڵک بکەم لە کاتێکدا خۆم حرامی بخۆم. دۆڵمەکە دادەنێتەوە، بە هێواشی دەگەڕێتەوە بۆ مزگەوت، دەست دەکات بە دەرس خوێندن لە ناکاو ژنێک بە عەبا و پێچەوە پەیدا دەبێت، داوای مامۆستای مزگەوت دەکات. پێی دەڵێت مامۆستا، ئێمە خەڵکی ئەم شارە نین، مێردەکەم وەفاتی کردووە، ماڵێکی زۆری بۆ بەجێهێشتوم، زۆر کەس دێتە داخوازیم، بەڵام من ڕازی نابم چونکە تەماحیان لە ماڵەکەمدایە. ئەگەر جەنابتان متمانەتان بە کەسێکی دیندار هەبێت ئامادەم شووی پێ بکەم. مامۆستاش بیر دەکاتەوە لە دڵی خۆی دەڵێ فڵانە فەقێ زۆر دیندارە، بانجی دەکات بە جودا بەسەراتەکەی پێ دەڵێت، فەقێ ڕازی دەبێت، هەر لە مزگەوت لێچیان مارە دەکات، پێکەوە دەگەڕێنەوە ماڵی ژنەکە بە فەقێی مێردی دەڵێت برسید نییە نانت بۆ بێنم؟ فەقێ دەڵێت بەڵێ زۆر برسیمە. ژنەکە دۆڵمەی ڕوو دەکات و دەڵێت زۆر سەیرە، کەسێک گەزی لە دۆڵمەیەک دا و دایناوەتەوە. فەقێ دەست دەکاتە گریان و دەڵێت ئەو کەسە من بووم لە ترسی خوا دۆڵمەکەم نەخوارد، خوای میهرەبان بە حەڵاڵی دۆڵمەکە و خاوەنەکەی بە قسمەت کردم. سێم، باوەڕت نەبێت بە وەرامدانەوەی پاڕانەوەکانت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ادعوا الله وأنتم موقنون بالإجابة، واتە لە پەروەردگار بپاڕێنەوە و دڵنیابن وەرامتان دەداتەوە. و لە فەرمودەیەکی قودسی داهاتووە خوای گەورە فەرموویەتی أنا عند ظن عبدي بي فإن ظن بي خيرا فله وإن ظن بي شرا فله. واتە من لای گومانی بەندەی خۆم دامە، ئەگەر گومانی بە من خەیر و چاکە بێت بۆ خۆشی هەر ئەوە هەیە، خۆ ئەگەر گومانی بە من شەڕ و ئاشوب بێت بۆ خۆشی هەر ئەوە هەیە. چارەم، لەبەر چاو نەگرتنی پەیمانی خوا. ئەوها وارید بووە ئەگەر بەندە بە نیەتێکی ڕاست و بە دڵێکی بێگەرد لە خوا پاڕایەوە وەرامی دەدرێتەوە، پاش ئەوەی پەیمانی خوای بردەسەر، ئەدی ئەوە نییە خوای باڵا دەست دەفەرمێ پەیمانی من ببەنە سەر تا منیش پەیمانی ئێوە ببەمە سەر. پێنجەم، لەبەر چاو نەگرتنی هۆکارەکان. لە ئەبی موسای ئەشعەریەوە ڕەزای خوای لەسەر بێ لە پێغەمبەرەوە درودی خوای لەسەر بێ دەفەرموێ سێ جۆرە کەس هەنا دەپاڕێنەوە، بەڵام پاڕانەوەکانیان وەرام نادرێتەوە و گیرا نابێت. یەکەم، کەسێک ئافرەتێکی خراپی هەبێت تەڵاقی نەدات، واتە بەرامبەر بەخوا و پێغەمبەر خراپ بێت. دووهەم، کەسێک ماڵ و پارەی لای کەسێک بێت و باسی نەکات. سێم، ئەو کەسانەی ماڵی خۆیان دەدەن بە کەسی ناژیر و خراپ. هەروەکو پەروەردگار لە سوڕەتی نیسا ئاەتی ژمارە 5 دەفەرمێ ماڵی خۆتان مەدەنە جێل و کەم عەقڵەکان. دەژێڕنەوە ئیبراهیمی کوڕی ئیسحاق ڕۆژێکیان بەناو بازاڕی بەسڕەدا دەڕۆیشت. هەڵک لێیان پرسی ئەی باوکی ئیسحاق، پەروەردگار دەفەرمێت لێم بپاڕێنەوە وەرامتان دەدەمەوە، بۆچی ئێمە چەند دەپاڕێنەوە وەراممان نادرێتەوە، پاڕانەوەکانمان گیرا نابێت؟ ئەویش فەرمووی لەبەر ئەوەی دڵتان مردووە لە دەشتان. یەکەم، ئێوە پەروەردگار دەناسن کەچی مافی ناپارێزن. دووهەم، ئێوە وا گومان دەبن کەوا پێغەمبەرتان خۆش دەوێت کەچی سوننەتەکانی ئەوتان پشتگوێ خستووە. سێهەم، ئێوە قورئان دەخوێنن کەچی کاری پێناکەن. چوارەم، ئێوە لە ناز و نیعمەتەکانی خوا دەخۆن و کەچی سوپاسی ناکەن.
پێنجەم ئێوە بە زمان دەڵێن ئەهریمەن ناحەز و دوژمنی ئێمەیە کەچی لە دوای فەرمانی ئەو هەنگاو دەنێن. شەشەم ئێوە دەڵێن بەهەشت حەقە کەچی کاری بۆ ناکەن تاوەکو بچنە ناوی. حەوتەم ئێوە دەڵێن دۆزەخ حەقە کەچی لەبەری ڕاناکەن. هەشتم ئێوە دەڵێن مردن حەقە کەچی خۆتان بۆ ئامادە ناکەن. نۆیەم ئێوە کە لە خەو هەڵدەستن بە عەیب و عاری خەڵک خەریکن کەچی عەیبی خۆتان بیرچووە. دەیەم ئێوە بەدەستی خۆتان مردووەکانتان لە گۆڕ دەنێن کەچی پەندی لێوەرناگرن. جا خۆشەویستان و بەڕێزان، هەر کەسە و لە خۆیەوە بڕوانێ ئایا ئەم سیفەتانی تایە، ئەگەر لێت هاتە دی زوو کە خۆت بگۆڕە هەتاوەکو پاڕانەوەکانت گیرا ببێت. چۆن پاڕانەوەکانمان گیرا دەبێت؟ لاپەڕا 46. پەروەردیگار لە سوورەتی بەقەڕەدا لە ئاەتی 186 دەفەرموێ: وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. واتا أي محمد صلى الله عليه وسلم ئەگەر بەندەکانم پرسیارت لێ بکەن دەربارەی من، ئەوا من لیانەوە نزیکم، بەهانا و هاواری ئەو کەسانەوە دێم هەر کاتێک لێم دەپارێنەوە، دەبا ئەوانیش بەدەم بانگەوازی منەوە بێن و باوەڕی دامەزرا و بە من بهێنن بۆ ئەوەی ڕێگای هۆشیاری و ئاگایی بگرنەبەر بۆ بەدەستێنانی سەربەرزی و سەرفرازی هەردوو جیهان. لە سەلمانی فارسیەوە ڕەزای خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی: پەروەردگاری ئێوە بە شەرمە، جۆرە شەرمێک کەوا شیاوی ذاتی ئەو بێ و هەروەها خاوەنی بەخشین و چاکەیە. شەرم دەکا بەرامبەر بەندێکی کەوا دەست بڵند بکا و لێی بپاڕێتەوە بەرپەچی بداتەوە و پاڕانەوەکەی گیران نەبێت. لە ئەنەسی کوڕی مالیکەوە ڕەزای خوای لێبێت دەجێڕێتەوە، دەفەرمێ دایکی سولەیم ڕەزای خوای لەسەر بێ هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم و وتی: علمني الكلمات أدعو بهن، قال: تسبحين الله عز وجل 10 وتحميده 10 وتكبرونه 10 ثم صلي حاجتك فإنه يقول قد فعلت قد فعلت. وتا وتی هەندێ وشم فێر بکە پێیان لە پەروەردگار بپاڕێمەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: دەجار بڵێ سبحان الله، دەجار بڵێ الحەمدولله، دەجار بڵێ الله ئەکبەر، پاشان هەر پێداویستێکت هەیە داوا بکە. ئەو کات پەروەردیگار دەفەرمێ: ئەوە بۆم جێبەجێ کردی، ئەوە بۆم جێبەجێ کردی. پیاوێک هاتە لای پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەیگوت: وای لە تاوانەکانم، وای لە تاوانەکانم. 2 جار یان 3 جار ئەمەی گوتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: بڵێ پەروەردیگارە، لێخۆشبوونی تۆ زۆر فراوانترە لە تاوانەکانی من و بەزەی تۆ زۆر زیاتر جێگای ئومێدی منە لە کردەوەکانی خۆم. پیاوەکەش ئەمەی گوت، فەرمووی: دووبارە بیڵەوە. کابرا دووبارەی کردەوە. دیسان فەرمووی: دووبارە بیڵێوە. کابرا دووبارەی کردەوە. اینجا فەرمووی: دەهەستە، بێگومان پەروەردگار لە تاوانەکانت خۆش بوو، پاک و بێگەردی بۆ خوای باڵا دەست. لا دایکە عایشە و ڕەزای خوای لێبێت دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژی چێشتەنگاوی دەکرد کە تەواو بوو. فەرمووی: پەروەردگارە، لێم خۆش بە و تەوبەم لێ وەرگرە. بەڕاستی تۆ تەوبە وەرگر و بە بەزەیی تا 100 جار ئەمەی فەرموو. لێرەدا چەند بنچینەیەکی قورئان هەیە پێویستە ڕوونکردنەوەی لەسەر بکەین کەوا پەیوەندی بپاڕانەوە هەیە. لەناو قورئاندا 14 پرسیار هەیە، هەر هەمووی بە وشەی یەسئەلونەکە دەست پێ دەکات، واتە پرسیارت لێ دەکەن ئەی محەممەد صلی الله عليه وسلم لە وەرامدا بڵێ. تەنها لێک ئاەت نەبێت لە سوورەتی بەقەڕە ئاەتی 186 دەفەرمێ: وإذا سألك عبادي عني فإني قريب. واتە ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەگەر بەندەکانم پرسیارت لێ بکەن دەربارەی من، ئەوە من لێیانەوە نزیکم. ئەگەر بەندەکانم پرسیارت لێ بکەن دەربارەی من، ئەوە من لێیانەوە نزیکم، بەهانا و هاواری ئەو کەسانەوە دێم هەر کاتێک لێم دەپاڕێنەوە، دەبا ئەوانیش بەدەم بانگەوازی منەوە بێن و باوەڕی دامەزرا و بە من بهێنن بۆەوەی ڕێگای هۆشیاری و ئاگایی بگرنەبەر بۆ بەدەستێنانی سەربەرزی و سەرفرازی هەردوو جیهان. یەکسەر دەفەرمێ: من لێیانەوە نزیکم، وشەی بڵێی تێدا نییە،
کەواتە لە نێوان خۆت و پەروەردگارت لێی بپاڕێەوە ئەو ئاگادارە و نزیکە لێت. بزانە ئەگەر کەسێک کەوا بەندەی خوایە هەر چاکت لەگەڵ بکات تۆش بە پێچەوانەوە هەر بە خراپە وەرامی بدەیتەوە، ئەگەر هیچ کاردانەوەیەکیشی نەبێت بەرامبەرت ئەوە لانی کەم چاکەکانی خۆی لەسەر تۆ کۆتایی پێدەهێنێت. دەبا ئێمەش فەرمانەکانی پەروەردگار پەیڕەو بکەین، خۆمان دوور بگرین لە قەدەغەکراوەکانی، ئەو کات هەموو پاڕانەوەکانمان گیرا دەبێت بەویستی پەروەردگار. لێرەدا چەند هۆکارێک هەن بۆ گیرابوونی پاڕانەوە پێویستە لەسەر هەر مسلمانێک پەیڕەویان بکات. هۆکارەکانی گیرابوونی پاڕانەوە. لاپەڕا 5. یەکەم، بێگەردی و دڵپاچی لە پاڕانەوە. پێویستە دڵسۆزی و بێگەردی و دڵپاچی و نیەتپاچی لە پاڕانەوەکەتدا هەبێت. ئەمەیان گرنگترین ئادابەکانی پاڕانەوەیە. پەروەردیگار فەرمانی پێکردووە کە دەفەرمێ وەدعوه مخلیسینە لەه الدین، لێی بپاڕێنەوە بە دڵێکی پاک و دینداری و دڵسۆزانە هەر بۆ ئەو زاتەیە. هەروەها دەفەرموێ فەدعوا الله مخلیسینە لەه الدین، ئێوە هەر هانا و هاوەر بۆ پەروەردگارتان بەرن مەڵکەچی ڕێباز و ئاینەکەی بن. دووهەم، تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای پەروەردگار، چونکە گوناه و تاوان هۆکارێکی سەرەکیە بۆ گیران نەبوونی پاڕانەوە. هەروەکو دەفەرموێ لەسەر زمانی حەزرەتی نوح پێموتن داوای لێخۆشبوون لە پەروەردگارتان بکەن، واتە تەوبە بکەن ئەو لێبوردێ و لە ئاسمانەکان بارانتان بۆ دەبارێنێ و سامانتان پێدەبەخشێ، ڕۆڵە و نەوەتان پێدەبەخشێ و بەهەشتان پێدەبەخشێ، کانیاوەکانیشتان دەژێنێتەوە. سێهەم، ملکەتکردن و کڕنۆژبردن و خۆ بەکەمزانین و تامەزرۆی و ترسان لێی. ئەمانە گیان و ناوەڕۆکی و ئامانجی پاڕانەوەن. پەروەردگار دەفەرمێت ادعوا ربكم تضرعا وخفية إنه لا يحب المعتدين. واتە لە پەروەردگارتان بپاڕێنەوە بە ملکەچی و بەنهێنی و بێگومان ئەو کەسی سەرپێچی کاری خۆش نابێت. چارەم، پێداگرتن و زۆر دووبارەکردنەوەی پاڕانەوە بەبێ ئەوەی ماندوو بی و یان بێ ئومێد بی. دووبارەکردنەوەی پاڕانەوە 2 جار یان 3 جار، بەڵام 3 جار چاکترە بۆ پابەندبوون بە سونەتەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم. جێڕدراوەتەوە لە عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزای خوای لەبێ دەفەرمێ پێغەمبەر صلى الله عليه وسلم زۆر حەزی دەکرد 3 جار بپاڕێتەوە و 3 جاریش داوای لێ خۆشبوون بکات. لە دایکی باوەڕداران خاتو عایشە ڕەزای خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەو کاتەی لە بیدی کوڕی ئەعسەمی جوولەکە جادووی لێکرد بوو زۆر پێداگری دەکرد لە پاڕانەوەکانیدا. خاتو عایشە دەفەرمێ هەتا شەوێکیان پێغەمبەر درودی خوای لەسەر بێ پاڕایەوە پاشان پاڕایەوە. پێنجەم، پاڕانەوەی زۆر لە کاتی خۆشیدا. پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ لە کاتی خۆشیدا پەروەردیگار بناسا تا لە کاتی ناخۆشی بەهاناتەوە بێت. شەشەم، داوای یارمەتیکردن لە پەروەردیگار بە ناوە پیرۆزەکانی و سیفاتە بەرزەکانی لە سەرەتای پاڕانەوەکەت یاخود لە کۆتایی، هەروەکو پەروەردیگار خۆی دەفەرمێ ولله الأسماء الحسنى فادعوه بها. هەر بۆ خوایە هەموو ناوە پیرۆز و جوانەکان، جا ئەی باوەڕدار بەم ناوانە نزا و پاڕانەوە بکە بۆ لای پەروەردیگار. هەفتەم، هەڵبژاردننی کۆمەڵی وتەکان و چاکترین پاڕانەوە و کۆکراوەکان و دیاریترینیان. چاکترین پاڕانەوە پاڕانەوەی پێغەمبەرە صلى الله عليه وسلم. دروستە پاڕانەوەی تریش بکەی بۆ تایبەتمەندی خۆت و پێداویستەکانت. هەشتم، یەکێکی تر لە هۆکارەکانی گیرابوونی پاڕانەوە ئەوەیە خواردن و خواردنەوە و پۆشاکت حەڵال بێت. ڕۆژێکیان دایکە عایشە سەیری پێغەمبەری کرد صلى الله عليه وسلم، زۆر ناڕەحەت دیار بوو. پرسیاری کرد بۆ وا پەشۆکاوی؟ فەرمووی لەسەر جێگاکەم دەنکە خورمایە کەوتبوو، منیش هەڵم گرت و خواردم، زۆر ئەترسم لە خورمای بەخشین، واتە سەدەقە بێت. ڕەوشتەکانی پاڕانەوە. لاپەڕا 53. ئەم ڕەوشتانەی کەوا باسییان لێوە دەکەین واجب نین لە کاتی پاڕانەوە، بەڵام گەر بتوانی ئەنجامیان بدەی زۆر باش و چاکترە. یەکەم، بەرەو ڕووگا واتە قیبلە بپاڕیتەوە. لا عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لەسەر بێ دەفەرمێ لە شەڕی بەدر پێغەمبەر درودی خوای لەسەر بێ سەیری کافرەکانی کرد. 1000 جەنگاوەر و
سەیری مسلمانانی کرد 119 کەس بوون. پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕووی کردە قیبلە و پاشان دەستی بەرز کردو بۆ ئاسمان، هاواری پەروەردگاری کرد. فەرمووی بیگەێنیتە شوێنی خۆی ئەم بەڵێنەی پێت داوم، بێهێنیتە دی پەروەردگارە، ئەگەر بێت و ئەم کۆمەڵە لەناو بچن کەس نامێنێت تۆ بپەرستێ. هەر دووبارەی دەکردەوە و دەستیشی بڵند کردبوو تا عەباکەی کەوتە خوارەوە. ئیمامی نەوەویش ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ سوننە دوایە ڕوو لە قیبلە بکەی و دەستەکانت بەرز بکەیتەوە. دووهەم، لە ڕوانگەی شەرعەوە دروستە دەستەکانت بەرز بکەیتەوە لە کاتی پاڕانەوەدا. دەست بڵندکردن یەکێکە لە هۆکارەکانی گیرابوونی پاڕانەوە. لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم فەرموویەتی پەروەردگاریەوە زیندووە و بەخشندەیە، ئەگەر هاتوو بەندێکی دەستەکانی بەرز کردەوە وتی ئەی پەروەردگارە شەرم دەکات لە بەندەی خۆی بەدەستی بەتاڵ بیجێڕێتەوە. سێهەم، وا چاکە ئەو کەسەی دەپاڕێتەوە دەستنوێژی هەبێت، ئەگەر دەستنوێژیشی نەبێت هەر دروستە، جەنابەتیشی لەسەر بێت هەر دروستە. ئەمە فەزڵ و کەڕەمی خوایە، بەڵام چاکترە هەبێت. بۆ نمونە ناتوانی کڕنۆش ببەی بەبێ دەستنوێژ. چاکترین کات بۆ پاڕانەوە لە ناو کڕنۆشدایە کەوا لە دواتر باسی لێوە دەکەین. چارەم، وا چاکە دەستپێکی پاڕانەوەکانت بە سوپاس و سایشی پەروەردگار بێت، پاشان درود و سڵاو بۆ گیانی پێغەمبەر بێت و کۆتاییەکەشی بەم جۆرە بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێبیستی یەکێک بوو دەپاڕایەوە، سوپاس و ستایشی خوای نەکرد و درود و سڵاوی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم نەنات. ئەم پیاوە پەلەی کرد، پاشان بانجی کرد پێی گوت هەر یەک لە ئێوە نوێژی کرد و پاڕایەوە، با بە سوپاس و ستایشی خوا دەست پێ بکات و پاشان درود و سڵاو بۆ پێغەمبەر ڕەوان بکات، پاشان هەر داوایەک حەزیلێتی بیکات. لە ئیبن عەباسەوە ڕەزای خوایان لەسەر بێ دەفەرمێ هەر کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم شەو لە خەو هەڵدەستا بۆ شەو نوێژ، ئەم پاڕانەوەی دەکرد، دەیفەرموو سوپاس و ستایش بۆ تۆ ئەی پەروەردگارە، تۆ ڕووناچی سەر زەوی و ئاسمانەکانی و ڕووناچی بۆ ئەوانەی لە زەوی و ئاسمانەکاندا سوپاس و ستایش بۆ تۆ ئەی پەروەردگارە، تۆ ڕاگری زەوی و ئاسمانەکانی و ڕاگری بۆ ئەوانەی لە زەوی و ئاسمانەکاندان. سوپاس و ستایش بۆ تۆ کە بەڕاستی بەڵێنەکەت ڕاستە و گوتەکانت ڕاستن، گەیشتن بە تۆ ڕاستە، بەهەشت ڕاستە، دۆزەخ ڕاستە، دوا ڕۆژیش ڕاستە، پێغەمبەران ڕاستن و موحەممەد ڕاستە و پەروەردگارە خۆم ڕادەستی ذاتی تۆ کرد، پشت و پەنام بە تۆ بەست و بۆ لای تۆ گەڕامەوە و باوەڕم بە تۆ هێنا، خۆشویستن و ڕقلێبوونەوەم لە پێناوی تۆیە، دادگایی خۆم دەهێنمە بارەگای دادپەروەری تۆ پەروەردگارە. لە تاوانەکانی داهاتوو ڕابردووم خۆش بە، لە تاوانەکانی نهێنی و ئاشکرام خۆش بە، پێشەشی و دوایین هەر تۆی، هیچ پەرستراوێکی بە حەق نییە جگەل لە تۆ. دەرجێڕنەوە لە ئیمامی عەلی ڕەزای خوای لەسەر بێ فەرموویەتی هەموو پاڕانەوەیەک پەردە پۆشە تاوەکو درود و سڵاو بۆ سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم نەنێری. هەروەها ئیمامی عومەریش ڕەزای خوای لەسەر بێ فەرموویەتی هەموو پاڕانەوەیەک وەستاوە لە نێوان ئاسمان و زەوی هیچی سەر ناکەوێت تاوەکو درود و سڵاو نەنێری بۆ گیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ زانایان کۆدەنگن لەسەرەوەی سوننەتە دەستپێکی پاڕانەوە دەبێت سوپاس و سایشی پەروەردگار بکەیت و هەروەها درود و سڵاو بۆ گیانی پاچی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەوان بکەیت، هەروەها کۆتایی پاڕانەوەکەشت بە شێوەی دەستپێک بێت. پاشان دەفەرمێ بزانە ناردنی درود سێ پلەپایە هەیە. ئەلیف، درود ڕەوان بکەی لە دەستپێکی پاڕانەوە لە پاشی ئەوەی کە سوپاس و سایشی خوات کرد لەسەر فەرمودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە فەرموویەتی هەر کەسێک پاڕایەوە با بە سوپاس و ستایشی پەروەردگار دەست پێ بکات و لە پاشان درود و سڵاو بۆ سەر پێغەمبەر ڕەوان بکات و پاشان هەر جۆرە پاڕانەوەیەکی پێخۆشە بابیکات. بە درود و سڵاو بۆ پێغەمبەر ڕەوان بکات لە سەرەتا و لە ناوەڕاست و لە کۆتایی پاڕانەوەدا. جیم، درود و سڵاو بۆ پێغەمبەر ڕەوان بکات لە سەرەتا و لە کۆتایی پاڕانەوەدا پێویستیەکانی بخاتە نێوانیان. پێنجەم، دەنگت نزم بکەی و پاڕانەوەکان بەنهێنی بێت. خوای گەورە دەفەرمێ ادعوا ربكم تضرعا وخفية إنه لا يحب المعتدين. لە پەروەردگارتان بپاڕێنەوە بە ملکەچی و بەنهێنی،
و بێگومان پەروەردگار کەسی سەرپێچیکاری خۆش نابێت. وهروەها دەفەرمێ إذ نادى ربه نداء خفيا واتە کاتێ حەزرەتی زەکەریا لە خوای گەورە پاڕاوە بەبێ دەنجی پاڕایەوە لە شوێنەکەی خۆی و تافی لێ نەدا بۆ خوای بەنهێنی پاڕایەوە. کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبیستی هاوڵەکەی بوو دەنجی خۆیان بڵند دەکرد کاتی تەهلیلە و تەکبیر فەرمووی خەڵچینە لە دڵی خۆتاندا بڵێن لەبەر ئەوەی ئێوە هانا و هاوار بۆ زاتێک دەبن نەوەکو ئەو کەسەیەک کە شت نابیستێ نەنا دیاریشە ئەو لەگەڵ ئێوەیە جێبیستە و نزیکە پیرۆزە ناوی ئەو و ئەو گەورایەتیەکەی بڵندا. شەشەم هانابردن بۆ لای خوا بەکردەوە باشەکانت لە کاتی پاڕانەوە. لە ئیبن عومەر ڕەزای خوای لەسەر بێ لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دەفەرمێ سێ کەس بە ڕێگایەکدا دەڕۆیشتن بارانیان بەسەر دەهات چیاک لێیانەوە نزیک بوو لە چیاکەی ئەشکەوتێکی تیابوو چوون بۆ ناو ئەشکەوتەکە لە تاو بارانەکە لە پڕبەردێک لە چیاکە کەوتە خوارەوە دەرگای ئەشکەوتەکەی قەپات کرد. کردنەوەی لە توانای ئەواندا نەبوو تا لای بەرن. گوتیان هەر کەسە و کردەوەیەکی چاکەی کردبێت بەو کردەوەی بپاڕێتەوە بەڵکو پەروەردگار بەزەیی پێماندا بێتەوە دەرگامان لێ بکاتەوە. یەکیان گوتیەی پەروەردگارە من دایک و باوکێکی پیرم هەبوو لەگەڵ خێزانەکەم و چەند منداڵێکی بچووکیشم هەبوو. ئێوارەن کە دەهاتمەوە شیری مەڕەکانم دەدۆشی یەکەم جار دەمدا دایک و باوکم پاشان دەمدا منداڵەکانم. ڕۆژێکیان بەدارێکەوە خەریک بووم و دواکەوتم کە هاتمەوە دایک و باوکم هەردووچیان خەویان لێکەوت بوو. منی شیرەکەم هێنا دڵم نەدەهات بە ئاگیان بێنم بە پێوە وەستا بووم پێم ناخۆش بوو پێشی دایک و باوکم بدەمە منداڵەکانیشم لە ژێر پێیەکانم دەسوڕانەوە تاوەکو بەیانی پەروەردگارە ئەگەر لە پێناوی تۆ وام کردووە کەمێک دەرگامان بۆ ڕووناک بکەیتەوە کەوا ئاسمانمان لێ دیار بێ. بەردەکە کەمەک لاکەوت و ئاسمان دیار بوو. ئەوی ترگوتی پەروەردگارە من کچێکی ئامۆزام هەبوو واتا کچە مامم زۆرم خۆش دەویست. زۆرترین خۆشەویستی پیاو بۆ ئافرەت داوام لێ کرد کەوا خۆی ڕادەستی من بکات بەڵام ئەو ڕازی نەبوو هەتا ڕۆژێکیان ڕازیم کرد بە 100 دینار. زۆر هیلاک و شەکەت بووم هەتا ئەم بڕە پارەم پەیدا کرد بەڵام لەو کاتێکەوە ڕادەستم بوو هەموو ئامادەکاریەکمان کرد بۆ کاری نێوانمان. لەم ساتەدا وتی ئەی بەندەی خوا بۆت حەڵال نییە ئەم مۆرە بشکێنی تەنها بە حەقی خۆی نەبێت. یەکسەر هەستامە سەر پێ وازم لەم کارە هێنا پەروەردگارە ئەگەر ئەم کارم لە پێناوی تۆدا کردو دەرگایەکەمان لێ بکەیەوە. یەکسەر بەردەکە هەندێشی تریش لاکەوت و بەڵام هێشتا مابووی. ئەوی ترگوتی خوایە تۆ ئەگاداری من کرێکارێکم هێنابوو کەوا کارم بۆ بکات. ڕێک کەوتین لەسەر پێوانەیەک برنج بە کوردی خۆمان پێی دەڵێن ڕووبە کەوا گەنم و دانەوێڵیان پێ دەپێوە. پاشان بۆ ئێوارە کارەکەی تەواو کرد گوتی کرێکەم بدەرێ. منیش گوتم ئەوەندە زۆرە من کەمترت دەدەمێ. ئەویش ڕازی نەبوو ڕۆیشت. منیش برنجەکەم بۆی چاند دوای چەند ساڵێک هەموویم بۆ بەچێڵدا شوانێکم بۆ بەکرێ گرت لای خۆمان پێی دەڵێن گاوان. ڕۆژێکیان پەیدا بوو هاتە لام گوتی لەخوا بترسە مافەکەم پێ بدە. منیش گوتم ئەم چێڵانە دەبینی؟ گوتی بەڵێ. گوتم ئەمە هەمووی هی تۆیە بە گاوانەوە بڕۆ بیبە. گوتی ئایا تۆ گاڵتە بە من دەکەی؟ گوتم نەخێر بۆ گاڵتەت پێ دەکەم هی تۆیە بڕۆ بیبە. هەر هەمووی برد. پەروەردگارە ئەگەر من ئەم کارم لە پێناوی تۆدا کردووە دەرگامان لێ بکەیتەوە. ئەوەندەی کەماوە یەکسەر دەرگاکە هەمووی کراوە. کاتەکانی پاڕانەوە لاپەڕا 61 هەموو کاتێک بۆ پاڕانەوە دروستە بەڵام هەندێک کاتمان هەیە ڕێزدارترن لە کاتەکانی تر بۆ پاڕانەوە کە چاکترینیان بۆ پاڕانەوە ئەمانن. یەکەم پاڕانەوە لە شەوی ڕێزدار واتە لەیلەة القەدر. ئەم شەوە خوا بە گەورەی خۆی تایبەتمەندی پێداوە کە دەفەرمێ لەیلەة القەدر خەیر من 1000 شهر. شەوی قەدری بەڕێز لە 1000 مانگ ڕێزدارتر و خێرداترە کە دەگاتە 83 ساڵ و 4 مانگ. فریشتەکانی خوا لە ئاسماندا دەبەزن بۆ سەر زەوی جوبرائیلیشان لەگەڵدایە بۆ ئەوەی جێبیستی خواپەرستی و پاڕانەوەکانی مسلمانان بن واتە پاداشتی خواپەرستی لەم شەوە بێ سنوورە. پاڕانەوەش خواپەرستیە هەروەکو لە پێشەوە باسمان کرد. دووهەم لە سێیەکی شەو تاوەکو کاتی نوێژی بەیانی چاکترین کاتە بۆ پاڕانەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی بە زەوی و مێهرەبانی خوا هەموو شەوێکدا دەبەزی بۆ ئاسمانی دنیا
لەو کاتێک کە سەیەکی کۆتایی شەو دەمێنێ چێ هەیە داوام لێ بکات تاوەکو وەرامی بدەمەوە چێ هەیە هەر شتێکم لێ داوا بکات تاوەکو پێی ببەخشم چێ هەیە داوای لێ خۆشبوونم لێ بکات تاوەکو لێی خۆش بم ئیتر بەم شێوە تاوەکو بەیانی دەدا خوێنەر و خۆشەویستانی بەڕێز ئەمە بە فرسەت بزانە و لەدەست خۆتی مەدە هەموو شەوێ کاتی پاشێ هەڵسەوە شەو نوێژ بکە و هەرچی لەخوا داوا بکەی و بێ ئومێدت ناکات دەجێڕنەوە ئافرەتێکی لەخوا ترس دەڵێ لە ماڵمان هیچ خواردنێک نەبوو ترسم لە دڵ دروست بوو کە بەهۆی برسێتی منداڵەکانم زیانیان پێبگات دڵم زۆر ناڕەحەت بوو لە کۆتایی شەودا کە بەزەی و مهرەبانی خوا دێتە خوارێ و هەموو پاڕانەوەیەک وەردەگرێ هەڵسام دەستنوێژێکم گرت لە شوێنی نوێژکردنەکەم وەسام تاوەکو بەیانی پاڕامەوە بۆ بەیانیەکێک لە دەرگای ماڵەکەمانیدا منداڵێکی بچووکمان هەبوو ڕەوانم کرد دەرگا بکاتەوە هەستم کرد پیاوێکی خێرخوازە و هەندێک گۆشت و پێداویستی ماڵەوەی هێنا بوو گوێم لێ بوو منداڵەکەم گوتی تۆ چێی وەرامی نەداوە منیش تومەکەکانم هێنا ژوورە و سوپاسی خوام کرد دەجێڕنەوە لە گوندێکی نزیک شاری هەولێر کابرایەک ڕەز و باخێشی دەبێت تەنها چەند کچێکی هەبوو لە کۆتاییەکەی خوای گەورە کوڕێکی دەداتێ کوڕەکەی گەورە دەبێت لەگەڵ باوکی لە ناو باغەکەی کار دەکات تا تەمەنی دەبێتە 20 ساڵ باوشی پێی دەڵێت کوڕەکەم دەمەوێت ژنت بۆ بێنم بە هەر حاڵ کوڕەکە ڕازی دەبێت پاش ماوەیەک هیچ منداڵیان نابێت ناچار پەنا دەبەنە بەر دکتۆر باسی دکتۆرێکی ئافرەتی بۆ دەکەن کە زۆر شارەزایە دەستنە لای و دەڵێت ئێوە هەردووکتان هیچ عیبێکتان نییە بەڵام هەندێک دەرمانیان بۆ دەنووسێ دەگەڕێنەوە و پاش چەند مانجێک بەویستی خوای گەورە ژنەکە حامیلە دەبێت کە دەگاتە کاتی خۆی زۆر پەرێشان دەبێت ناچار دەیباتە لای هەمان دکتۆر و دەڵێت حاڵی شپرزەیە وا بە ئاسانی حملەکەی نابێت دەبێت نەشتەرگەری بۆ بکەین تەکلیفی 5 میلیۆن دینار دەکات کوڕەکەش ناچار دایکی لای خێزانەکەی بەجێ دەهێڵێت خۆی دەگەڕێتەوە بۆ گوندی خۆیان و وەزعەکەی بۆ باوشی باز دەکات تەنها 1 میلیۆن دیناریان هەبوو کوڕە زۆر ناڕەحەت دەبێت و شەو هەڵدەستێتەوە و دەستنوێژ دەشوا و دوور کات نوێژ دەکات زۆر دەپاڕێتەوە لە ناکاو جێی لە دەنجی مریشکەکانیان دەبێت و دەکەنە قەپ و قیر و زۆر بەپەلە ڕادەکات بۆ لای مریشکەکان وا دەزانێ ڕێوی بە ناویان کەتیە کەچی تەماشا دەکا بازێک وا لە ناو کۆریتی مریشکەکانە یەکسەر دەیگرێ لە سبەینێ دەیباتە لای خزمێکیان ئیشی کڕین و فرۆشتنی باڵندەیە بە 2 دەفتەر دۆلار بۆی دەفرۆشێ سوپاس بۆ خوا هەموو دەرگایەکی بەڕووداکرایەوە سێم لا مغیرەی کوڕی شوعبەوە ڕەزای خوای لەسەر بێت دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای هەموو نوێژەکە دوای ئەوەی سەلامی دەدایەوە دەیفەرموو لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير اللهم لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت ولا ينفع ذا الجد منك الجد وتا هیچ پەرستراوێکی ڕاز نییە تەنها خوا نەبێت و هیچ هاوبەشی نییە گشت سامانێکی ئەوە سوپاس و ستایش بۆ ئەوە دەسەڵاتی هەموو شتێکی هەیە ئەی خودایە شتێک تۆ بە کەسێک بیبەخشی هیچ کەسێک توانای قەدەغەکردنی نییە شتێکیش تۆ قەدەغەی بکەی هیچ کەسێک توانای پێبەخشینی نییە هیچ خاوەن دەسەڵات و جاه و ڕەچەڵەشێک نییە بەرامبەر دەسەڵاتی تۆ کەواتە با هەمومان لە دوای نوێژەکان لە خوا بپاڕینەوە جارێکیان پیاوێک لە تەنیشت عەبدوڵای کوڕی موبارەک نوێژی بە کۆمەڵی کرد کە سەلام درایەوە کابرا یەکسەر هەستا دەویست بڕوە عەبدوڵا کراسەکەی گرت و پێی گوت باشە تۆ کارت بەخوای گەورە نییە بۆ ناپاڕیتەوە لە دوای نوێژە فەرزەکان چارەم پاڕانەوە لە کاتی بارانبارین چونکە لەو کاتە دەرگاکانی ئاسمان دەکرێنەوە لەدایکە عایشە ڕەزای خوای لێسەر بێ دەفەرموێ هەر کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بارانی دەبینی دەیفەرموو اللهم صيبا نافعا واتە پەروەردگارە بارانێکی بەسوود بێت وا پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کاتێ بارانی دەبینی بە خۆردەباری دەیفەرموو اللهم حوالينا ولا علينا اللهم على الآكام والضراب وبطون الأودية ومنابت الشجر وتا خدايا لچوار دورمان بپارێ لەسەرمان نەبارێ ئەم پاڕانەوەیە لەبەر تێکچوونی خان و شوێنەکانیان بوو و هەروەها دەیفەرموو خدایە لە دەشت و بیابان و سەرچیەکان ببارێ لە دۆڵ و ئەو جێگانی کەواشتی لێ دەڕوێ لا عەبدوڵای کوڕی زوبەیر ڕەزای خوای لەسەر بێت دەفەرمێ هەر کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم
گوێی لە دەنجی تریشقەی گەوارە و بروسک دەبوو. ئاەتی ژمارە 13 سوڕەتی ڕعدی دەخوێندەوە کە دەفەرمێت: ويسبح الرعد بحمده والملائكة من خيفته ويرسل الصواعق فيصيب بها من يشاء وهم يجادلون في الله وهو شديد المحال. وهروها پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ: دووشت ڕەت ناکرێنەوە و پارانەوە لە کاتی بانگدان و لە کاتی بارانباریندا. پێنجەم، پارانەوە لە کاتی نەخۆشی. کەسی نەخۆش لە خوا نزیکە بە مەرجێ سوپاسگوزار و شکرانە بژێر بێ. ئەو کات پارانەوەکانی گیرا دەبێت، لەبەرەوە پێویستە بۆ خۆی و بۆ مسلمانان بپارێتەوە، چونکە پارانەوەکەی گیرا دەبێت بە ئیزنی پەروەردگار. شەشەم، پارانەوە لە کاتی گەشت واتە سەفەر. لەم کاتە پارانەوە گیرا دەبێت، جوداوازی نییە لە گەشتەکەی بە فڕۆکە بێت یان ئۆتۆمبیل یان بە سواری وڵاغ و گوێ درێژ بێت، بەڵام گەشتەکەی تاوان نەبێت. بۆ نمونە بۆ کار و کاسبی، بۆ پەیداکردنی بژێوی منداڵەکانی چوو بێت یان بۆ کاری خێر. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی: سێ پارانەوە هەیە گومانیان تێدا نییە، پارانەوەی ئەو کەسەی ستەمی لێکراوە، پارانەوەی گەشتیار، پارانەوەی باوک بۆ کوڕەکەی. هەفتەم، لە نێوان بانگدان و قامەتکردن. لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم فەرموویەتی: پارانەوە لە نێوان بانگ و قامەت ڕەت ناکرێتەوە و گیرا دەبێت. مامۆستایەکی قوتابخانە دەژێڕێتەوە دەڵێ: دەرسم بە قوتابیەکانم دەگوت لە پۆلی یەکی ناوەندی زۆر جار باسی ئاینی ئیسلامم بۆ دەکردن بەپێی ئەو شارەزایی کە هەم بوو، و هەر کاتێکیش بانگ بدرابایە ئێمە دەرسەکەمان دەوەستاند و خۆی دەبێ وابێ قوتابیەکانیشم فێر کردبوو چۆن وەرامی بانگ دەدەنەوە، و هەروەها فێرم کردبوون کەوا پارانەوە لە نێوان بانگ و قامەت گیرا دەبێت. هەموو قوتابیەکان دەپارانەوە، بەڵام قوتابیەک زۆر لەوانی تر زیاتر دەپاڕایەوە. سەرنجی ڕاکێشام ڕۆژێکیان لێم پرسی لەبارەی ئەم هەموو پارانەوەیە، وتی: مامۆستا، دایکم و باوکم 13 ساڵە هاوسەرگیریان کردووە، تەنها منیان هەیە. منیش داوا دەکەم لە پەروەردگار کەوا کچێکی تر بە دایکم ببەخشێت. دایکیشم دەڵێ: کچم، ئەوە نییە تۆ هەی، با ئەم جارە کوڕمان ببێ. منیش دەپاڕێمەوە کچێکی ترمان هەبێت، بۆی بەتەنیا نەبم، خوشکێکم هەبێت. و هەروەها لە بەردڵی دایکم داوا دەکەم 2 کوڕیشی ببێت، تاوەکو ئەوانیش دوانە بن. مامۆستاکە دەژێڕێتەوە دەڵێ: دوای 2 ساڵ ئەم کچەم بینیەوە لێم پرسی، وتی: مامۆستا، دایکم بە سکێک 2 کوڕ و کچێکی بوو، سوپاس بۆ پەروەردگار. هەشتەم، لە کاتی بانگدان بۆ نوێژە فەرزەکان و کاتی ڕیزبوونی جەنگاوەرەکان بۆ غەزا. لە سەهلی کوڕی سعدی ساعیدی ڕەزای خوای لەسەر بێ بەرز کراوەتەوە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرموویەتی: دوو شت ڕەت ناکرێنەوە یاخود زۆر بەکەمی ڕەت دەکرێنەوە، پارانەوە لە کاتی بانگدان و لە کاتی غەزا کاتێکە دەکەونە گیانی یەکتری. یەکێک لەو بەڕێزانەی لە مزگەوت لە دوای بەندا نوێژ دەکات خۆی بۆ منی جێڕایەوە. پیاوێکی بەتەمەنە، وتی: لە ساڵانی هەشتاکان من پێشمەرگە بووم. وتیان لێبوردنی گشتی هاتووە، واتە عەفو عام. ئەوەی خۆی ڕادستی حکومەت دەکاتەوە، منیش هاتم خۆم ڕادست کرد. لە 4 قورنا لە ئیستیخباراتی عسکەری لە کاتژمێردەی بەیانی تاوەکو کاتژمێر 2 شەو لێکۆڵی نێوان لەگەڵ کردم. زۆر هیلاک و ماندوو بووم. منیان بند کرد لە ژوورێکی ژێر زەمین. هەر هەموو بندکراوەکان گوتیان هەر کەسێک بێتە ئەم ژوورە دەربازبوونی نییە. لە دڵی خۆمدا گوتم بەدەستی خۆم توش کرد. دڵم زۆر ناڕەحەت بوو، بەڵام لەبەر ئەوەی زۆر شەکەت و هیلاک و ماندوو بووم، هەم لە ڕێگا هەم لە لێکۆڵینەوە بۆیە هەرزوو خەوتم. بەیانی لەگەڵ دەنجی ئەڵڵاه و ئەکبەری بانجی بەیانی بەخەبەر هاتم. پێشتر گوێبیست بووم کەوا لە کاتی بانگدان پاڕانەوە گیرا دەبێت، بۆی منیش پاڕامەوە. وتم: پەروەردگارە، گوێم لە دەنجی بانگە، بە گەورەی خۆت ڕزگارم بکەیت. ئیتر زۆر پاڕامەوە، خوا شاهیدە هەر کە بانگ تەواو بوو لە دەرگادرا هەموو بەندکراوەکان حەپەسان و سەریان سوڕما. وتیان هەرگیز لەم کاتە لە دەرگا نەدراوە، دەبێت چی بێت؟ دەڵێک سەر ناوی منیان بانگ کرد و وتیان ئەسەری ئێشکگر واتە ضابط الخەفەر بانگت دەکات. بەم بەیانی زوو هێشتا دنیا تاریکە. منی سمبۆلای و گوتی داوای لێبوردن دەکەین، ئەمە شوێنی تۆ نییە. بڕۆڵای حرەسەکە دانیشە، ئێستا نانی بەیانی ئامادە دەبێت، نان بخۆ پاشان دەوام دادەنیشێ و بەڕێوبەر بانگت دەکات. کاتی دەوام دەستی پێکرد،
بەڕێوبەر بانجی کردم و داوای لێبوردنیان لێکردم و هەر ئەو ڕۆژە ئازادیش کرام. نوێم لە ڕۆژی هەینی کاتێک هەیە پاڕانەوەی تێدا گیرا دەبێت. لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دەربارەی ڕۆژی هەینی دەفەرمێ کاتێکی تێدایە هەر کەسێک لەم کاتە بوەستێ و لە پەروەردگار بپاڕێتەوە داوای هەر شتێک بکات دەیداتێ. پیاوێک دەجێڕێتەوە دەڵێ ساڵێک لە عەرەبستانی سعودیا بووم لە شاری جەددا مانجی ڕەمەزان بوو بەرەو کۆتایی دەڕۆیشت وتم وا چاکە دە ڕۆژی کۆتایی ڕەمەزان بچینە شاری مەدینە لەوێ خواپەرستی ئەنجام بدەین. بەڕێکەوتین خۆم و خێزانم و منداڵەکانم کاتێک کە بە ڕێگادا دەڕۆیشتین بەرەو شاری مەدینە باران دەستی پێکرد. پارە و پۆلیشمان زۆر کەم بوو لەبەرەوەی ئێمە ماوەیەک لە شاری مەکە ماینەوە پاشان چوین بۆ شاری جەددە و لەوێشەوە بەرەو مەدینە دەڕۆین. زۆر پارە و پولمان لەم دوو شارە خەرج کرد بوو. وتم من پاڕانەوەیەک دەکەم ئێوەش ئامینم بۆ بکەن. لەبەرەوەی زۆر لە مەرجەکانی گیرابوونی پاڕانەوە هاتۆتە دی مانجی ڕەمەزانە ئێمە بەڕۆژین لە دەشەوی کۆتاییدایە باران دەبارێ واروها ئێمەش لە سەفەرداین بە دەنگێکی بەرز گوتم پەروەردگارە بکەی بە خاتری ناوە پیرۆز و بەرزەکانت لە شاری مەدینە ئوتێلێکمان دەستکەوێ لە نزیک مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە نرخێکی هەرزان. دەڵێ گەیشتینە شاری مەدینە نزیک مزگەوت سەیری ئوتێلەکانمان دەکرد. چوینە ئوتێلێک دوای سڵاو گوتم ژووری بەتاڵتان هەیە؟ وتی بەڵێ تەنها یەک ژووری بەتاڵمایە. گوتم نرخەکەی چەندە؟ گوتی شەوی 250 ریال. دەڵێ ڕۆیشتم لە دڵی خۆمدا گوتم بزانم نرخی ئەوانی تر چەندە چونکە نرخەکەم پێ هەرزان بوو. گوتم بەڵکو لەم شارە ئەو هابی دوایی کە پرسیارم کرد هەرزانترینیان 950 ریال بوو گرانترینیان 1200 ریال بوو. بەپەلە چوین و لای گوتم کلیلی ژوورەکەم بدەرێ لەگەڵمان هات و شتومەچی خۆمان بردە ژوورەکە. پاشان کابرا ڕۆیشت ڕۆژێکیان بانگی کردم گوتی 50 ریالمان بۆ تلا بردووە تەنها 200 ریال دەدەی. ژمێریارەکەش 20 ریالی تری لا بردووە واتە ماوە 180 ریال. دەڵێ دەشەو لەم ئوتێلە ماینەوە کە پارەی شەوێک دەکات. گوتم بەڕاستی پەروەردگار پاڕانەوەکەمانی گیرا کردووە. دەیەم لە کاتی کوڕنۆژ بردن بۆ پەروەردگار بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی نزیکترین کاتی بەندە لە پەروەردگاری نزیک بێت کاتی کوڕنۆژ بردنە. جا دەفەرمێ زۆر بپاڕێنەوە لە کاتی کوڕنۆژ بردن. مامۆستایەکی ئاینی لە عەرەبستانی سعودیا دەجێڕێتەوە دەڵێت کابرایەک هاتە لام بۆی جێڕامە و گوتی من کەسێکی هەبوونم بازرگانی دەکەم لە نێوان سعودیا و مسر سەفەرێک چوون بۆ قاهیرە لە ئوتێلێکی ئاسایی شەو مامەوە بۆ بەیانی ئاشناوم بە کەسێکی سوودانی زۆر لە خواترز بوو. بەیەکەوە چوین بۆ بازار شتەکانمان هەمووی کڕی پاشان لێم پرسی هۆکاری مانەوەت لە قاهیرە چییە؟ تیبرایەکم بزر بووە کوایە هاتۆتە ئێرە. دایکم گوتوی بڕۆ قاهیرە هەتا هەواڵی برایەکە دووەرنەگری نەگەڕێیتەوە. کابرای بازرگان دەڵێ هەوڵمدا کەوا هەندێک پارەی پێ بدەم بەڵام لاری هەبوو وەری نەگرت. خوا حافیزیمان لێکتری کرد و گەڕامەوە بۆ سعودیا. 2 مانگ لە پاش گەڕانەوەم شەوێک بە ئاگا هاتم دەمیز بخەومەوە بەڵام خەوم لێزرا. پێشتر هەرگیزوان بەسەر نەهات بوو. هەستامەوە دایکم گوتی ڕۆڵە بۆ ناخەوی. گوتم دایە گیان خەو لە چاوەکانم زراوە. دایکم گوتی کوڕەکەم نەخۆشنی؟ گوتم نەخێر دایە گیان هیچ نەخۆشیەکم نییە. دایک هەردەم بە پەرۆشە بۆ ڕۆڵەکەی. جا گەورە بێدیان بچووک وتی کوڕەکەم چی بێ لە تۆ نهێنی؟ بەخوا منیش دەمێکە بە ئاگام و خەوم لێ ناکەوێت. بێکەوە دانیشتین هەندێک گفتوگۆمان کرد. باز هاتە سەرباسی کابرای سوودانی هەر هەمووی بۆ دایشی جێڕاوە. دایشی هەستا چوە ژوورەکەی پاشکەمێک هاتە دەرەوە و گوژمەیەک پارەی هێنا گوتی کوڕەکەم نابێ بخەوی تاوەکو ئەم پارێ دەدەی بەم کوڕە سوودانیە. وتی دایە گیان بەم کاتە ناوەختەی من لە سعودیا و ئەو لە میسر. وتی تەلەفۆن بۆ ئۆتێلەکە بکە دەڵێ تەلەفۆنم کرد ئێشتگری ئوتێلەکە وەرامی دامە و گوتم فڵان کەسم دەبێ لە فڵان ژووری زۆری نەبرد وەرامی دامە و گوتی من فڵان کەسم لە سعودیا پەیوەندیت پێوە دەکەم. دایکم گوژمەیەک پارەی بۆ تۆ داناوە ناوی تەواوی خۆتم پێ بڵێ تاوەکو بەیانی بۆت بگوازمەوە. بۆ بەیانی چوومە نووسنگێکی گواستنەوە و گۆڕینی دراو پارەکەم بۆ هەنار دەکرد. پاشان گەگەڕامەوە قاهیرە هەر بۆ بازرگانی سەردانیم کرد. لە دەرگامدا دەرگای کردەوە چاوی بە من کەوت یەکسەر باوەشی بە مندا کرد. منی گوشی ماوەیەکی زۆر پاشان دانیشتین بەیەکەوە ئەو هەر دەگریا. لێم پرسی هۆی ئەم هەموو گریانە چییە؟ گوتی قەسەم بە زاتی پەروەردگار ئەو کاتێک کە تۆ تەلەفۆنت کرد
من 72 کاتژمێر بوو هیچم نەخواردبوو. لەبەر بێپارەیی منیش لە کەس داوای پارەم نەکرد. شەوێکیان دەست نوێژم گرت و 2 ڕکعات نوێژم کرد. لە کاتی کوڕنوشبردندا لە پەروەردگار پاڕامە و گوتم پەروەردگارە من 3 شەو و 3 ڕۆژە تەنها پارچەنانێکی بچووکیشم نەخواردیە جگە لە ئاو داواشم لە کەس نەکردووە. ئێستا هاتووم لە دەرگای تۆ دەدەم لێت دەپاڕێمەوە بەهانام بێی دەنا لە برسان تووشی هیلاکەت دەبم. لەو کاتی لە دەرگا دراگوتیان تەلەفۆنێکت بۆ هاتیە لە سعودیە ئەویش بەڕێزت بووی. جا خۆشەویستان و بەڕێزان هەر کارێکت هەبوو لە دنیا یان لە دوا ڕۆژ لە کڕنوشدا داوا لەخوا بکە وەرامت دەداتەوە. ئەی لە پێشەوە باسمان نەکرد نزیکترین کات کە بەندە لە پەروەردگاری نزیک بێت کاتی کڕنوش بردنە. جا دەفەرمێ زۆر بپاڕێنەوە لەو کاتی کڕنوش بردنە. 11 لە کاتی کەوا گوێبیستی دەنجی کەڵەشێر دەبی. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەگەر گوێبیستی دەنجی کەڵەشێر بوون لەخوا بپاڕێنەوە چونکە کەڵەشێر ئەو کاتی بانگ دەدات فریشتێکی بینیوە. 12 کاتی خواردنەوەی ئاوی زەمزەم. لا جابر و ڕەزای خوای لێبێت دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئاوی زەمزەم بۆ هەر شتێک و هەر مەبەستێک و هەر نیەتێک بخورێتەوە بۆ ئەوەیە. 13 بەپاڕانەوەی حەزرەتی یونس بپاڕێنەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ پاڕانەوەی یونسی پێیامبەر لە ناو زەکی حود لە دەریادا بەم جۆرە پاڕایەوە فەرمووی لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. واتا هیچ پەرستراوێک نییە جگە لە تۆ و منیش ستەمکارم. بۆیە بەم پاڕانەوەی ڕزگاری بوو. جا دەفەرمێ هەر موسڵمانێک بەم وردە لە پەروەردگار بپاڕێتەوە پاڕانەوەکەی گیرا دەبێت. هەر لە ئاەتەکە پەروەردگار دەفەرمێت وەکەذالکە نونجی المؤمنین واتا هەر بەم شێوە بڕوادارانیش ڕزگار دەکەین. 14 پاڕانەوە بە ئاەتی إنا لله وإنا إليه راجعون. لا سەلەمە ڕزای خوای لەسەر بێ دەفەرمێ گوێبیستی پێغەمبەر صلی الله عليه وسلم بووم دەیفەرموو هەر موسڵمانێک ناخۆشیێکی بەسەرهات پاڕایەوە بە ئاەتی إنا لله وإنا إليه راجعون واتا پەروەردگار ئێمەی دروست کردووە و هەر بۆ لای ئەویش دەگەڕێینەوە. پەروەردگارە پاداشتم پێ ببەخشی لەسەر ئەم ڕووداوەی کە بەسەرم هاتووە و جێگاکەیم بۆ پڕ بکەیتەوە بە چاکتر. بێگومان پەروەردگار جێگاکەی بە چاکتر بۆ پڕ دەکاتەوە. 15 پاڕانەوەی خەڵک پاش گیانکێشانی کەسێک. لا سەلەمەوە کەوا پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ڕۆژێکیان هاتە لای باوکی سەلەمە لە کاتی گیانکێشاندا بوو. چاوەکانی کردبەوە لە پاشان نوقاندی پاشان فەرمووی هەر کاتێ گیان دەرچوو چاو بە دوایدا دەگەڕێ کە سوکاری لە دەوری بوون هەراسان بوون و هاواریان کرد. فەرمی پاڕانەوە لە خۆتان مەکەن تەنها بە چاکە نەبێ چونکە فریشتەکان لەو کاتە ئامین لە پاڕانەوەکانتان دەکەن. پاشان فەرمووی ئەی پەروەردگارە لە باوکی سەلەمە خۆش بە و پلەی بەرز بکە لەگەڵ ڕێپیشاندراوەکان وا جێنشینێکی بدەیە لەوانەی کە لە دوای خۆی ماونەتەوە. پەروەردگارە لە ئێمە و لە ئەویش خۆش بی و گۆڕەکەی بۆ فراوان بکەی بۆی ڕووناک بکەیتەوە. 16 پاڕانەوە لە کاتی خۆر لە نێوەندی ئاسمان لادەدات پێشی ئەنجامدانی نوێژی نیوەڕۆ. لە عەبدوڵای کوڕی سابی ئەوە ڕزای خوای لەسەر بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم 4 ڕکعات نوێژی سنەتی دەکرد کاتی خۆر لە نێوەندی ئاسمان لای دەدا پێشی نوێژی نیوەڕۆ و دەیفەرموو ئەمە کاتێکە دەرگاکانی ئاسمان دەکرێنەوە و پێم خۆشە کردەوەی چاکم بۆ ئاسمان سەرکەوێ. 17 کاتی بە ئاگاهاتن لە شەودا. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک شەو لە خەو بە ئاگا بێت با بڵێ لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير الحمد لله وسبحان الله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله اللهم اغفر لي أو دعا أستجب له فإن توضأ وصلى قبلت صلاته. واتا هیچ پەرستراوێک نییە تەنها خوای باڵا دەست نەبێت تاکو تەنهایە
هیچ هاوبەشی نییە، هەموو سامانێ خۆی خاوەنیەتی، سوپاس و ستایش هەر بۆ ئەوە، هەر خۆی توانای لەسەر هەموو شتێکەیە. سوپاس و ستایش بۆ پەروەردگار، پاک و بێگەردی بۆ پەروەردگار. هیچ پەرستراوێک نییە تەنها خوای باڵادەست نەبێت، ئەو لە هەموو شتێک گەورەترە و هیچ هێز و توانایەک نییە تەنها بۆ پەروەردگار نەبێت. پاشان بڵێ پەروەردگارە لێم ببوورە، یاخود هەر پاڕانەوەک بکات گیرا دەبێت. خۆگەر دەست نوێژ بگریت و نوێژ بکات، نوێژەکەی لێوەردەگیرێ. سیرکە خۆشەویستان، تەنها بە ئاگابەی پاڕانەوەت گیرا دەبێت، جای ئەوەی هەستی دەست نوێژ بگری و دوو ڕکعات نوێژ بکەی. 18 پاڕانەوە لە دوای دەست نوێژ هەڵگرتن. لا ئیمامی عومەرەوە ڕەزای خوای لەسەر بێ دەفەرموێ، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر یەک لە ئێوە دەست نوێژێکی باش بگرێت و پاشان بڵێ شاهێدی دەدەم کەوا هیچ پەرستراوێک نییە تەنها پەروەردگار نەبێت و تاک و تەنیایە هیچ هاوبەشی نییە، و هەروەها شایەدی دەدەم کەوا محەممەد درودی خوای لەسەر بێت بەندەی ئەوە و نێردراوی ئەوە، ئەو کەسە 8 دەرگای بەهەشتی بۆ دەکرێتەوە، بە کابیان حەز دەکا با بچێتە ژوورەوە. ئیمامی تیرموذی ئەوەی بۆ زیاد کردووە، پەروەردگارە لەم جۆرە کەسانم بجێڕی کەوا دەگەڕێنەوە لای تۆ و خاوێنن. 19 پاڕانەوە لە کەعبەی پیرۆز. ئەی پەروەردگارە ئەمە ماڵی تۆیە، ئەو ماڵی بۆیە ناوت ناوە حەڕەم، واتە ئەو شوێنەی قەدەغەیە، مانای ئەوێ تاوانی تێدا قەدەغەیە، و هەروەها ناوت ناوە ئەمن، واتە ئەمین. پەروەردگارە جەستەم قەدەغە بکەی لە ئاگری دۆزەخ و ئەمین و سەلامەتم بکەی لە سزای خۆت. ئەو ڕۆژەی کەوا بەندەکانی خۆت زیندوو دەکەیتەوە، بمجێڕی لەو کەسانەی دۆست و خۆشەویستی تۆن، و بمجێڕی لەو بەندانەی کەوا گوێڕایەلی تۆن. ئەی خودایە ئەم ماڵی خۆت ڕێزداری هەیبەت و گەورەی و شکۆی زیاد بکەی، ئەوانش زیاد بکە کەوا شکۆ و ڕێزی ئەم ماڵی تۆ زیاد دەکەن بە حەج و عومڕە. 20 پاڕانەوە لە سەرگردی سەفا و مەڕوە. هەر کاتێ پێغەمبەر درودی خودای لەسەر بێ لەسەر سەفا نزیک دەبیەوە، ئەو ئاەتەی دەخوێند إن الصفا والمروة من شعائر الله، واتا سەفا و مەڕوە لە دروشم و بەرنامەی پەروەردگارن. پاشان دەیفەرموو دەست پێ دەکەم بەوەی کەوا پەروەردگار دەستی پێکردووە، بۆیە لە گردی سەفاوە دەستی پێ دەکرد، سەر دەکەوتاوەکو ماڵی پەروەردگاری دەدیت، ڕووی لە ڕووگە دەکرد و پەروەردگاری بەتاک و بە گەورە ناودەبرد و دەیفەرموو هیچ پەرستراوێک نییە تەنها ذاتی پەروەردگار نەبێت بە تەنها. بەڵێنەکەی خۆی هێناجێ، بەندەکەی خۆی سەرخست، ئەوانەی لە شەڕی ئەحزاب کۆ ببوونەوە. پەروەردگار ڕووخاندنی باسی لێوە دەکات، 3 جار ئەمەی دەخوێن، لە نێوانیاندا دەپاڕایەوە و لەسەر گردی مەڕوە بە هەمان شێوە، کەواتە پێویستە ئێمەش وا بکەین. 21 پاڕانەوە لە ڕۆژی عەرەفە، بە تایبەتی لەسەر چێوی عەرەفە. جێڕدراوەتەوە لە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرمیەتی چاکترین پاڕانەوە پاڕانەوەی ڕۆژی عەرەفەیە، و چاکترینی ئەوەی من گوتبم و پێغەمبەرانی پێشی منیش ئەم یادەیە لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. لا أنسی کوڕی مالیکەوە ڕەزای خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر چێوی عەرەفە ڕاوەستا تاوەکو زۆری نەما بوو خۆر ئاوا بێ. فەرمووی ئەی بیلال ئەم خەڵکەم بۆ بێدەنگ بکە. بیلال هەستا سەر پێ گوتی ئەی خەڵکینە بێدەنگ بن بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خەڵکەکە بێدەنگ بوو. فەرمووی ئەی خەڵکینە حەزرەتی جوبرائیل هاتە لام و کەمێک پێش ئێستا سڵاوی خوای بۆم هێنا. فەرمووی خوای باڵا دەست لە ئەهلی عەرەفات و ئەهلی مەشعەر خۆش بوو و هەرچی مافی خەڵک لە سەریانە کار ئاسانیان بۆ دەکات. ئیمامی عومەر هەستا سەر پێ و گوتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە تایبەتە بۆ ئێمە؟ فەرمووی بۆ ئێوە و ئەوانی لە پاش ئێوەش دێن تاوەکو ڕۆژی دوایی واتا قیامەت. ئیمامی عومەر فەرمووی خەیری خوا زۆر بوو، چاک بوو. 22 پاڕانەوە لە مەشعەری قەدەغەکرا و شوێنێکە لە دامێنی مزدەلیفە یاخود شوێنی مزگەوتە. ئەم شوێنە شوێنی یادی پەروەردگارە و شوێنی پاڕانەوەیە. خوای گەورە دەفەرمێ هەر کاتێک لە چێوی عەرەفاتدا بەزین و گەڕانەوە یادی خوا بکەن لە لای مەشعەری حەرام و یادی بکەن کە چۆن ڕێنمونی کردوون و هیدایەتی داون، چونکە بەڕاستی ئێوە
پێش ئەم ئاین و ڕێنمایە سەرگەردان و گومڕابوون. ئەم یادانەی کەوا هاتووە ئێمە بیکەین ئەمانەی خوارەوەن. لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. لا إله إلا الله وحده أنجز وعده ونصر عبده وهزم الأحزاب وحده. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. لا إله إلا الله ولا نعبد إلا إياه له النعمة وله الفضل وله الثناء الحسن. لا إله إلا الله مخلصين له الدين ولو كره الكافرون. ويجتهد في دعاء أيضا ويستغفر ربه سبحانه وتعالى. 23 پارانەوە لە دوای بەرد بانکردنی ئەهریمەنەکان. لە عەبدوڵای کوڕی مەسعود و عەبدوڵای کوڕی عومەر ڕەزای خۆیان لێبێ لە سەرکاتی بەردبارانکردنی ئەهریمەنەکان دەیانگوت پەروەردگارە حەجێکی پڕ لە چاکە بێت و لە تاوانەکانمان خۆش بی. ئەو کەسانەی پاڕانەوەکانیان گیرا دەبێت. لاپەڕا 82 یەکەم پاڕانەوەی کەسێکی موسڵمان بۆ براکەی بێ ئەوەی ئاگادار بێ. لە ئەبی دەرداوە ڕەزای خۆی لەسەر بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر موسڵمانێک بۆ برایەکی بپاڕێتەوە بێ ئاگاداری برایەکەی فریشتەی سپێردرا و دەڵێ بۆ تۆش هەروە جابزانە چی جۆرە پاڕانەوەیەک دەکەی. بەرجێڕانەوەیەکی تریش هاتووە. پاڕانەوەی کەسی موسڵمان بۆ براکەی بێ ئاگاداری ئەو گیرا دەبێت فریشتێک لای سەری ئەو کەسەی دەپاڕێتەوە بۆ براکەی هەر چەند جاری دەپاڕێتەوە بۆ براکەی ئەم فریشتە سپێردراوە ئامینی بۆ دەکا و دەڵێ بۆ تۆش هەروە. دەجێڕنەوە لە کاتی خۆی دوو زانا بەیەکەوە گەشتێک دەکەن. لە ڕێگادا یەکیان نەخۆش دەکەوێت. پاش ماوەیەک ئەسقەزا گیانی لەدەستدا. ئەوەی تر ئەوەی پێویست بوو بۆی کرد. پاشان بە دوای یەکێک دەگەڕا کە نوێژی مردووی لەگەڵ بکات. لەسەر تەرمی هاوڕەکەی لە ناکاو عەرەبێک بە سواری وشترێکەوە بەدیارکەوت. داوای لێکرد کەوا بێت نوێژی مردووی لەگەڵ بکات. بەیەکەوە نوێژیان لەسەر کرد و شاردیانەوە. کابرای عەرەب زۆر پاڕایەوە لەسەر گۆڕەکەی پاشان ڕۆیشت. ئەم زانایش زۆر ماندوو بوو لای گۆڕەکەی پاڵ کەوت کەوە هەندێک پشوو بدات. پاشان بڕواتە ڕێگای خۆی زۆر هیلاک بوو بۆیە خەوی لێکەوت. ئەم زانایی برادری لە خەودا دیت پێی گوت پەروەردگار چی لەگەڵ کردووی؟ گوتی لێم خۆش بوو. تی بە چی لێت خۆش بوو؟ تی بە پاڕانەوەی کابرای خاوەن وشتر. دەڵێ یەکسەر بە ئاگا هاتم هەڵسام بە دوای کابرای عەرەبدا دەگەڕام تاوەکو دۆزیمەوە. دوای سەلام گوتم تۆ نەبووی دوێنێ نوێژی مردوود لەگەڵ مندا کرد لەسەر هاوڕێ مردووەکەم؟ تی بەڵێ بۆ؟ گوتم دەمێ بزانم چ پاڕانەوەیەکت کرد. گوتی پاڕامەوە. گوتم پەروەردگارە ئەگەر هاتبا بە زیندوی ئەم پیاوە میوانی من بوایە ئەم حوشترم بۆ سەردەبڕی کەوا جگەل لەم حوشترە هیچی ترم نییە. پەروەردگارە ئێستا ئەوە میوانی تۆیە لە بەردەستی تۆیە و تۆ لە هەموو بەبەزەیەک بەبەزەی تری و لە هەموو بەخشندەیەک بەخشندەتری. پەروەردگارە بەزەیت پێدا بێتەوە لێی خۆش بە و بیبەخشە. ئەم کابرای عەرەبە کەسیانی نەدەناسی بەڵام بە دڵێکی ساف و بێگەرد پاڕایەوە پەروەردگار لێی وەرگرت. وی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ بە پەلەترین پاڕانەوە واتە زوو یەکسەر گیرا دەبێت ئەو پاڕانەوەی کەسێک بۆ کەسێکی تری دەکات بەمێ ئامادەبوون و بەبێ ئاگاداری ئەو. دووهەم پاڕانەوەی ئەو کەسانەی لە گەشتدان واتە مسافر و لە سەفەردان. لە ئەبی هوڕەیرەوە ڕەزای خۆی لەسەر بێت دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ سێ جۆر پاڕانەوە هەیە گومانیان تێدا نییە. یەکەم پاڕانەوەی ئەو کەسەی ستەمی لێکراوە. دووهەم پاڕانەوەی ئەو کەسەی لە سەفەردایە. سێهەم پاڕانەوەی باوک بۆ ڕۆڵەکەی. لە ئەبی هوڕەیرەوە ڕەزای خۆی لەسەر بێ لە پێغەمبەرەوە درودی خۆی لەسەر بێ دەفەرمێ سێ جۆرە پاڕانەوە هەن گیرا دەبن. پاڕانەوەی ستەم لێکرا و کە لە پێشەوە باسما کرد. واروە پاڕانەوەی گەشتیار لە پێشەوە باسما کرد و پاڕانەوەی باوک بۆ کوڕەکەی کە باسما کرد. چارەم پاڕانەوەی ڕۆڵەی چاک بۆ باوک و دایک. هەروەکو لە حەدیثدا هاتۆ دەفەرمێ ئەگەر نەوەی ئادەم گیانی سپارد واتا مرد هەموو کردەوەکانی دەبڕێتەوە تەنها لە سێ شتدا نەبێت خێرێکی نەبڕاوە وەکو دروستکردنی مزگەوت یا چارەخانە یا چاکردنی ڕێگاوبان و یا دروستکردنی قوتابخانە یاخود ڕۆڵەیەکی چاک کە بۆی بپاڕێتەوە یاخود زانست و زانیارێکی بەسوود کەوا کەڵکی هەبێ و کەڵکی لێوەربگیرێ.
لا ئەبی هوڕەیرە ڕزای خوای لەسەر بێ لە پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم فەرموویەتی شوێنی خۆش دەداتە بەندەی چاک لە بەهەشت و بەرزی دەکاتەوە دەپرسێ دەڵێ ئەی پەروەردگارە ئەمە چۆن و بەچی دراوەتە من دەفەرمێ بە پارانەوەی ڕۆڵەکەت دەژێڕنەوە حەزرەتی موسا سڵاوی خوای لەسەر ڕۆژێکیان بەلای گۆڕێکدا ڕۆیشت سزا دەدرا بۆ ئێوارە کە گەڕایەوە هەمان گۆڕخاوەنەکەی لە خۆشیدایە یەکسەر فەرمووی خودایە ئەمە بەیانی لە سزادا بوو ئێستاش لە خۆشیدایە خوا فەرمووی ئەی موسا شەرم دەکەم لە ژێر زەوی سزای کەسێک بدەم ڕۆڵەکەشی لەسەر زەوی لێم دەبارێتەوە بۆی پێنجەم پارانەوەی حاجیان و عومرەکاران لا عەبدوڵای کوڕی عومەر ڕەزای خوای لەسەر بێ لە پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم فەرموویەتی ئەو کەسانەی لە پێناو خوا دەجەنگن و ئەوانش سەفەری ماڵی خوا دەکەن جوداوازی نیە بۆ حەجیان عومرە نێردراو یان ڕەوانەکراوی خوایە داوایان لێ بکەن لەبەر ئەوەی پارانەوەکانیان گیرا دەبێت هەر شتێک داوا بکەن پێیان دەدرێت لێرەدا با بزانی لە هەر شوێنێک لە ماڵی خوا پارانەوەی تایبەتی خۆی هەیە لە کاتی سوڕانەوە بە دەوری کەعبە یان سعی لە نێوان سەفا و مەڕوا یان مزدەلیفە یان مینا یان چێوی عەرەفە یان ڕەجمی ئەهریمەن بەم شێوەیە بەڵام لە دوای پارانەوە تایبەتیەکان هیچ بربەستێک نییە بۆ پارانەوەی تر دەتوانی هەموو زۆرە پارانەوەیک بکەی بۆ خۆت و کەس و کار و نەتەوە و خاک و وڵات و بە هەر زمانێکیش بێت ئاساییە شەشەم پارانەوەی ئەو کەسانی کەواستەمیان لێکراوە ئەم جۆرە پارانەوەیە هیچ پەردەیەک لە نێوان ئەو پەروەردگاردا نییە ئەگەر لە ستەمکارەکەی کەواستەمی لێکردووە داوای هەرچێک لە پەروەردگار بکات وەردەگیرێ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت چەند ئامۆژگارێکی مەعازی کوڕی جەبەلی کرد فەرمووی ئەی مەعاذ خۆت لە پارانەوەی ستەم لێکرا و بپارێزە لەبەرەوەی ئەم جۆرە پارانەوەی هیچ پەردەیەک لە نێوان ئەو خودادا نییە وهروەها پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی خۆتان لە پارانەوەی ستەم لێکرا و بپارێزن لەبەر ئەوەی ئەم جۆرە پارانەوە وەکو بڵێسەی ئاگرین سەردەکەوێ بۆ ئاسمان واتە وەکو داڕژانی ئەستێرەکان یاخود بڵین وەکو لەم سەردەمە کاتێک کارەبا شۆرد دەکا بەم جۆرە دەڕوات بۆ ئاسمان لا ئەبی هوڕەیرەوە ڕەزای خوای لەسەر بێ لە پێغەمبەرەوە درودی خوای لەسەر بێ دەفەرمێ پارانەوەی ئەو کەسەی ستەمی لێکراوە وەرام دەدرێتەوە ئەگەر بێت و لە ڕێگای ڕاستیش لایدا بێت چونکە لادانەکەی لەسەر خۆیەتی ئەبوو ڕەبیعی عەتەکی دەجێڕێتەوە کەوا ئوڕوای کچی ئووەیس داوای تۆمار کرد لەسەر سەعیدی کوڕی زەید لە لای مەڕوانی کوڕی حەکەم کەوا گوایە سەعید خاچی ئەوی داگیر کردووە سەعیدیش گوتی ئەگەر من لە خاچی ویم داگیر کردووە پاشی ئەوەی گوێبیستی پێغەمبەر بوومە درودی خوای لەسەر بێ مەڕوان گوتی گوێبیستی چی بووی لە پێغەمبەر صلى الله عليه وسلم سعید فەرمووی گوێم لێ بوو فەرمووی هەر کەسێک بستێک لە خاچی کەسێک داگیر بکات بەستەم بە ئەندازەی خاکەکە هەتا نوهەمی حەوتەم دەکرێتە تەوق لە گەردنی دەکرێت مەڕوان گوتی زیاتر بەڵگە و لێکۆڵینەوەم ناوێ ئەم پارانەوەی کرد فەرمووی پەروەردگارە ئەگەر ئەم ئافرەتە درۆ دەکات هەردوو چاوی شوێر بکەی و لە ناو خاکەکەی خۆیدا کۆتایی پێبێنە دەفەرموێ ئەم ئافرەتە نەمرد داوەکو هەردوو چاوەکانی چێر بوون و جارێکیان دەسوڕاوە لە ناکاو کەوتە قۆرتێکەوە تیایدا گیانی دەرچوو هەفتەم پارانەوەی ڕۆژوەوان لا ئەبی هوڕەیرە ڕەزای خوای لەسەر بێ لە پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم دەفەرمێ پارانەوەی سێ کەس بەرپەرج نادرێتەوە ڕۆژوەوان تاوەکو فتار دەکاتەوە بەربانگ دەشکێنێ پارانەوەی گیرایە پارانەوەی ڕۆژوەوان جوداوازی نیە لە ڕۆژی سوننەت یان فەرەز لەبەر ئەوە لە فەرمودێکدا ئاماژەی پێ نەکراوە تەنها فەرموویەتی ڕۆژوەوان تاوەکو بەربانگ دەشکێنێ پارانەوەی گیرایە هەشتم پارانەوەی کەسی بێچارە و لێقەوماو ئەممەن یوجیب المضطر إذا دعاه پەروەردگار لە قورئاندا دەفەرمێ ئایا چێ جگە لە ذاتی پەروەردگار کە بێت بەهانا و هاواری لێقەوما و بێدەرەتان و بێداڵدەوە کاتێک نزا دەکات و لێی دەپاڕێتەوە بەڕێزان و خۆشەویستان لێرەوە سەرنجتان ڕادەکێشم بۆ ئەم بەسەر هاتە ڕاستەقینە ئافرەتێکی خەڵکی شاری مەنسوورا لە وڵاتی میسر دێتە لای زانای بەناوبانگی میسر شێخ محەممەد حەسان ئەم ئافرەتە دەڵێ من خەڵکی ئەم شارم پیاوەکەم بزر بووە لێمان ماوەی 2 مانگ بە هەر هۆکارێکەوە بێت ئێمەش هیچ نەبوو بیخۆین حاڵمان زۆر پەرێشان بوو من و باوکم و کچێکی بچکۆڵەمان هەبوو ئێوارەیەک بە برسیەتی سەرمان نایەوە کە زۆر شەو ئەمە حاڵمان بوو کەسیش پێی نەدەزانی هەرەم شەوە
لە درنگانی شەو کچەکەمان تای زۆر گەرم تەنی پێ هەڵچنی تەنانەت لاشەی منیش لەگەڵی گەرم داهات هیچ پارە و پوڵم نەبوو کە بیبم بۆ دکتۆر یەکسەر یادی ئەم ئاەتانی قورئانم کرد کە لە سوڕەتی نەمل کەوا پەروەردگار دەفەرمێت أَمَّنْ جَعَلَ الْأَرْضَ قَرَارًا وَجَعَلَ خِلَالَهَا أَنْهَارًا وَجَعَلَ لَهَا رَوَاسِيَ وَجَعَلَ بَيْنَ الْبَحْرَيْنِ حَاجِزًا أَإِلَٰهٌ مَّعَ اللَّهِ بَلْ أَكْثَرُهُمْ لَا يَعْلَمُونَ أَمَّنْ يُجِيبُ الْمُضْطَرَّ إِذَا دَعَاهُ وَيَكْشِفُ السُّوءَ وَيَجْعَلُكُمُ الْخُلَفَاءَ الْأَرْضِ أَإِلَٰهٌ مَّعَ اللَّهِ قَلِيلًا مَا تَذَكَّرُونَ واتە ئایا تاها ئەو زاتە نییە کە زەوی دامەزراندووە و لە ناویدا جۆگە و ڕووباری ڕەخساندووە و هەروەها زنجیرە چیای تیادا چەسپاندووە لە نێوان دوو دەریاکەشدا بربەستی بەرپا کردووە کە ئاوی شیرین و سوێر تێکەڵ نابن ئایا ڕەوایە خوایەکی تر لەگەڵ خوای پەروەردگاردا هەبێت نەخێوانیە لەگەڵ ئەم هەموو بەڵگانەدا زۆربەی ئەم خەڵکە ئەم ڕاستیانە نازان و تێناگەن ئایشەیە جگە لە ذاتی پەروەردگار کە بێت بەهانا و هاواری لێ قەوماوان کاتێک نزا دەکات و لێی دەپارێتەوە ئەوسا بەڵاو ناخۆشیەکان لا دەبات و دەتان کاتە نیشتەجێ و جێنشین لە زەویدا ئایا ڕەوایە لەگەڵ ئەم زاتە خوای تر هەبێت کەمێک یادەوەری وەربگرن و تێفکرن و بیر بکەنەوە ئەم ئافرەتە دەڵێت هەستام دەستنوێژم گرت و دوو ڕکعات نوێژم کرد پاشان پەڕۆیەکی تەڕم هێنا لەسەر نێوچەوانیمدانا درودم بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەنارد و دەپاڕامەوە و ئەم ئاەتەم دەخوێندەوە ربي لا تذرني فردا وأنت خير الوارثين واتای پەروەردگارە من بەتەنهایی جێمەهێڵەنەوەیەکی چاک و پاکم پێ ببەخشە تۆش چاکترین زاتێکی لە پاش من و هەموو مردوێک دەمێنیتەوە هەر دەپاڕامەوە و پەڕۆیەکەم تەڕ دەکرد بۆ کچەکەم کات دووی شەوە لە دەرگادرا باوکم هەستا سەر پێ دەرگاکە بکاتەوە وتی چێیە وەرامی دایە و منم دکتۆر من و باوکم بەسەر سوڕمان و سەیری یەکترمان کرد دەرگای کردەوە دکتۆر هاتە ژوورەوە و یەکسەر گوتی کوا نەخۆشەکە پاشەوەی پشکنینی بۆ ئەنجامدا و دەرمانی بۆ نووسی پاشان کەمێک وەستا گوتی زۆرم درەنگە بەپەلەم پارەکەم پێ بدەن تاوەکو بڕۆم دەڵێ گوتم پارە دکتۆر ئێمە هیچ پارەمان نییە وتی دۆ گاڵتە بە من دەکەی دەڵێ گوتم ناوەڵڵا دکتۆر هیچ پارەمان نییە دکتۆر گوتی مادەم پارەتان نییە بۆ بەم ناوەختە تەلەفۆن بۆ من دەکەن دەڵێ گوتم چی تەلەفۆن دکتۆر من تەلەفۆنم نەکردووە ئێمە هەر تەلەفۆنیشمان نییە وتیۆ ماڵی فڵان کەس نییە وتم نەخێر دکتۆر ئەو ماڵی دراوسێمان هەوە یەکسەر دکتۆر گوتی پەروەردگاری جیهان منی بۆ ئێوە ناردووە گەڕاوە خواردنی بۆ هێنان و دەرمانی بۆ کچەکە هێنا موسەی مانگانەی بۆ دیاری کردن وتی ئەمەش پسوولەی منە هەر کارێکتان هەبوو تەلەفۆنم بۆ بکەن بزانن ئازیزان و خۆشەویستان ئێمەی موسڵمان هەر کاتێ لە دڵۆ داوا لە پەروەردگار بکەین دڵنیا بە وەراممان دەداتەوە پاڕانەوەکانمان گیرا دەبێت بە مەرجێک داوا لەو بکەین لە کەسی تر نەکەین نۆیەم کەسێک بە دەستنوێژ و بە یادی خوا سەر بنێتە سەرسەرین لە مەعاذی کوڕی جەبەل ڕەزای خوای لەسەر بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ هەر مسلمانێک بە یادی خوا و بە دەستنوێژ بخەوێ شەو بە ئاگا بێت داوای هەر شتێک بکات لە دنیا یان لە دوا ڕۆژ پەروەردگار پێی دەدات دەیەم ئەو کەسەی بە پاڕانەوەی حەزرەتی یونس سڵاوی خوای لەسەر بێت بپارێتەوە لە سعدی کوڕی ئەبی وەقاسەوە ڕەزای خوای لەسەر بێ دەفەرموێ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرمیەتی پاڕانەوەی یونس سڵاوی خوای لەسەر کاتێ لە ناو زگی حوت بوو ئەم پاڕانەوەی کرد فەرمووی پەروەردگارە هیچ پەرستراوێک نییە تەنها زاتی تۆ نەبێت پاک و بێگەردی بۆ تۆ من لەستەم کارانم هەر مسلمانێک بەم پاڕانەوەی بپارێتەوە هەرگیز گومانی تیانێ پەروەردگار وەرامی دەداتەوە و پاڕانەوەکەی گیرا دەبێت یازدەم پاڕانەوەی ئەو کەسەی لە خەو بە ئاگادێت لە عوبادەی کوڕی سامیتەوە ڕەزای خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک لە خەو بە ئاگا بێت بڵێ هیچ خودایەک جگە لە ذاتی پەروەردگار نییە تاک و تەنیایە هیچ هاوبەشی نییە هەموو مڵک و سامانێک خۆی خاوەنیەتی سپاس و ستایش هەر بۆ ئەوە پاک و بێگەردی بۆ پەروەردگار و هیچ پەرستراوێک نییە جگە لە ذاتی پەروەردگار و لە هەموو شتێک گەورەترە و هیچ توانا و دەسەڵاتێک نییە تەنها بەو نەبێت پاشان بڵێ پەروەردگارە لێم خۆش بە یان هەر داوای بکات بابیکە و ئەگەر هیممەت بکا و هەستێتەوە
دەست نوێژ بگرێ و نوێژ بکات نوێژەکەی قبوڵە. 12 پارانەوەی ئەو کەسەی زۆر یادی خوا دەکات. لا ئەبی هوڕەیرە و ڕەزای خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی سێ جۆرە کەس هەن پارانەوەکانیان بەرپەچ نادرێتەوە واتە گیرا دەبێت. یەکەم پارانەوەی ئەو کەسانەی زۆر یادی خوا دەکەن، دووهەم پارانەوەی ئەو کەسانەی ستەمیان لێ دەکرێ، سێهەم پارانەوەی ئەو پێشەوانەی کەوا دادپەروەرن. 13 پارانەوەی ئەو کەسەی خوا خۆشی دەبێت و لێ ڕازیە. لا ئەبی هوڕەیرەوە ڕەزای خوای لەسەر بێ دەفەرموێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک ناکۆشی و ناحەزی لەگەڵ دۆستێکی من بکات من بانگەشەی جەنجی لەگەڵ دەکەم. بەندەی من نزیک نابێتەوە لە من بە خۆشەویستتر لەوەی کە لەسەریم فەرز کردووە، بەردەوام لە من نزیک دەبێتەوە بە ئەنجامدانی کردەوە سونەتەکان تاوەکو خۆشم دەبێت. هەرکە خۆشم میز بۆی دەبمە گوێچکەی کە پێی دەبیستێ، دەبمە چاو کە پێی دەبینێ، دەبمە دەست کە کاری پێدەکات، بۆی دەبمە پێکانی کەوا هات و چۆی پێدەکات و من دوو دڵ نیم لە هەر کارێک کە کردبێتم چەند دوو دڵە نەفسی ئیماندارێک لە مردن واتە چەند مردنی پێ ناخۆشە منیش بەقەد ئەوە پێم ناخۆشە بەندەی خۆشەویستی من تووشی خراپە بێت. دەجێڕنەوە یەکێک لە پیاوە چاکەکان ڕۆژێک بەرەو قیبلە ڕاوەستا کەوا نوێژ بکات. عەباکەی لە تەنیشی خۆیدانە دەستی بە نوێژ کرد. کاتێک کە بە کڕنۆژدا کەوت واتە سوژدە دزێکات و عەباکەی برد بە پەلە ڕۆیشت بۆ بازار کەوا بیفرۆشێت. لە بازار کڕیارێک ویستی لێ بکرێت کابرای دز دەویست عەباکەی بداتە کڕیارەکە. یەکسەر دەستی شەلەل بوو. پەشیمان بۆ هاتەوە لای پیاوە چاکەکەی باسەکەی بۆ جێڕاوە و داوای لێبوردنی کرد. پیاو چاکەکەش دەستی بەرز کردەوە بۆ ئاسمان وتی پەروەردگارە ئەوە بەندەی تۆیە، ئەوەی لە منی بردبوو کە عەباکەی بوو بۆ جێڕامەوە، دەتۆش ئەوەی لێت سندووە کە دەستەکەیەتی بۆی بگەڕێنەوە. پارانەوەکەی تەواو نەکردبوو دەستی وەک جاران چاک بیەوە. پاک و بێگەردی بۆ پەروەردگار. خۆشەویستان و بەڕێزان، کەمێک حاڵی بووین کەوا پارانەوە هەتا چەند کاریگەری هەیە بۆ مسلمان وەخوای باڵا دەست ویست و خواستی ئەوەیە کەوا بیپەرستین و پارانەوەش جۆرێکە لە پەرستن. بۆی پێویستە لەسەر هەموو لایەکمان زۆر بپاڕینەوە بەڵکو سەربەرزی هەردوو دنیا بین. خوایە گیان بیکەی بە خاتری ناوە پیرۆزەکانت ئەم کارەم ڕیایی تێدا نەبێت بۆم بخەیتە تای تەرازووی خێر لە ڕۆژی دوایی. خوایە سەربەرزی هەردوو دنیامان بکەی. خوایە و کەسەی قەرزدارە بەهانای بێی بۆی ئاسان بکەی، ئەوەی خەمبارە دڵی خۆش بکەی، ئەوەی گیراوی هەیە ئازادی بکەی، لە مردوەکانمان خۆش بی، شیفای نەخۆشەکانمان بدەی، هیدایەتی گەنج و لاوەکانمان بدەی، ڕەحم بە پیرەکانمان بکەی، خاک و وڵاتمان بپارێزی، خۆشی و خۆشگوزەرانی بخەیتە کوردستانی خۆشەویستمان بە تایبەتی وڵاتانی دنیا بەگشتی. آمين آمين. وصلى الله تعالى على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنگی ڕۆشنایی. لەگەڵ ڕۆشنایی ئاشنا بە بە دەریایەک لە زانیاری و باخێک لە جوانی و دنیایەک لە ڕۆشنبیری و معریفەت. لە کتێبخانەی دەنگی ڕۆشنایی بیسەری پەرتووکە دانسخەونە بەکامبا لە بوارەکانی ئاینی و کۆمەڵایەتی و زانستی و ئێعجازی و دەرونی و پەروەردەی ئافرەتان و منداڵان و گەنجان و فکری و ڕۆشنبیری گشتی. تۆی خوێنەر ببە بە تاکێکی پێگەیشت و بە تێگەیشتن لە پەرتووکە تۆمارکراوەکانی کتێبخانەی دەنگی ڕۆشنایی. کتێبخانەی دەنگی ڕۆشنایی. بۆ ناردنی ڕەخنەوە پێشنیار و سەرنج و تێبینیەکانتان بۆ دەستکەوتنی کتێبە تۆمارکراوەکانی کتێبخانەی دەنگی ڕۆشنایی پەیوەندی بکەن بە یەکێک بەم ژمارانە 0750 442 08 72 0750 746 2007 0750 462 81 88
کتێبخانەی دەنگی ڕۆشنایی